کاتتان باش هاوڕێیان تا چەند چرکەیەکی تر دەسەکەین بە لایڤەکەمان. وقتتان بەخێر جەمیل و جوارم کە ساق و سەڵامەتمان. وەختە بەخێر کاک پەیمان، زۆر بەخێر بی. مەمنونم. امیدوارم کە هەم دەنگ هەم ڕەنگ باش بێت لەلایەوە. هەم دەنگ باشە و هەم ڕەنگ، هیوادارم دەنگ و ڕەنگی ئەمەش باش بێت و دەنگەکە کەم نەبێت. بەرعکس خێرێکی قەوی و ڕەسا و من فقط نەگەرانە ئەوە بووم کە پژواکە دەنگتان بگەڕێتەوە بۆ خۆتان. سپاس، هیوادارم دەنگێکی لای هاوڕێیانی تریش باش بێت. هاوڕێیان ئێمە دەست دەکەین بەو لایڤەی کە قرار بوو ئێستا بەڕێوەی ببین. لایڤەکەیشمان لەسەری کۆنگرەی پێنجی یەکێتی و لێکەوتەکانێسی دیارە لێکەوتەکانی کۆنگرەی پێنجی یەکێتی تەنیا کاریگەری لەسەر بارودۆخی یەکێتی نابێت، بەڵکو کاریگەری لەسەر کۆی سیاسی لە ناوچەکە بە تایبەتی لە وڵاتی دابەشکریا و داگیرکراوی ئەمە ئەبێت و ئەم کاریگەریە ئەوەندە قوڵە بێت بێگومان هەموو هێز و لایەنەکان و هەموو پێکهاتەکان یا کۆمەڵگای کوردی بەگشتی ئەگرێتەوە. بۆیە پێم خۆش بوو لایڤێک بکەمەوە و توێژێکی تایبەتی تەکی کەسایەتێکی کورد و کەسێک کە لە بەرنامەکانیان لە لایڤەکانیان و لە مەتن و وتەکانیان باس لە کۆنگرەی پێنجی یەکێتیەکە و تیشکی خستۆسە سەری ئەم بابەتە. کاک پەیمان نەما لەسەری خەت، هیوادارم بتوانێت بگەڕێتەوە ناو لایڤەکە. کاک جەمیل، من فکرەکەم کە لایڤەکە قەت بوو یان کەوتمە دەرەوە متاسفانە. بۆ منیش پرسیار بوو خۆت نەمای لەسەری لایڤەکە، ئەگینا لایڤەکە قەت نەبوو و هاوڕێیانیش پێم وا بێگویان لە دەنگی ئەمە ئەبێت بە کۆمنتەکانیانە ئەوە ئەبینم. هیوادارم شتی وا پێش نەیە دەگەر کەوتیتە دەرەوەیش کاک پەیمان هەوڵ بدەیت داوای کامێرە بکەیتۆ. سپاس دەکەم چون ڕەنگە من هەموو کاتێک نەتدۆزمەوە لە بەرخاتری ئەو کۆمنتانە ئەنووسرێت. من زۆر جارێک کۆمنتەکان وا کاتە ئینسان کەسێکی تر لە لایڤ و ئاسانی نەدۆزێت. قەتعاً من سعیەکەم کە ئەو مشکلە بەرتەرەف کەم، دەستم برد کە دەنگەکە کەمکەمەوە چون دەنگە مۆبایلەکەی من فرە بووە متاسفانە دەستم نابوو بە دوکمەی خاوەنکردنەوە و سکرینەکە ڕەش بوو و هەرکەوتمە دەرەوە لە لایڤەکە. بەردەوام بن ئینشاڵڵا خەلەلێک دروست نابێت. سپاس. ئەو لێکەوتانەی کە باسم کرد لێکەوتەی کۆنگرەی یەکێتی هێزیەکە خۆی ئەتوانی بێژیت لە چەندین هێز یا جریانی فکری پێک هاتگە و هەر لێکەوتەیەکیش لە کۆنگرەی یەکێتی بکەوێتەوە کاریگەری لەسەر تاکی کۆمەلگای ئێمە و لەسەر کۆمەلگای ئێمە بەگشتیە بێت، بە تایبەتی لەسەر باشووری کوردستان و حکومەتی هەرێم کاریگەریەکی قوڵدا ئەنێت و ئەم کاریگەریەش پەلەکێشێت بۆ بەشەکانی تری کوردستان و پەلەکێشێت بۆ ناوچەکە بەگشتی. چون یەکێتی بمانوێ یانا ڕۆڵێکی گەورە ئەگەڕێ لە ناوچەکە و ئێستا ئەوەی کە پێژن ناوچەی سەوز بەدەستی یەکێتوێ و یەکێتی لەوێ دەسڵاتدارە و بێگومان هەر شکستێک یا ڕووداوێک لە ناوخۆی یەکێتیشە ڕوو بدات کاریگەری لە
سەر تەواوی کوردستان ئەبێت و لەسەر تاکی کورد و کۆمەڵگەی کوردی ئەبێت بە تایبەتی لەو بەشەی کوردستان. من ئەمڕۆ بۆیە کاک پەیمانم دەعوەت کردووە. کاک پەیمان لە دبەیتەکانی خۆیان لە لایڤەکانی خۆیان پێشتر لە ساڵانی ڕابردووە چەندین جار وەکو جەریانێکی فکری و سیاسی وەکو ڕێبەرێکی ئەو جەریانە تیشکی خستێتە سەری ئەم بابەتە و بە قوڵی ئەتوانین بێژین دەستی خستۆتە ناوی کاروباری ئۆرگانی یا بێژم سیاسی یەکێتی و لەسەر ئەم بابەتانە قسەی کرد. بۆیە من پێم خۆشە هەر کاک پەیمان بابزین بەچی پشتیوانیەک بەچی ئیرادەیەکۆ و چی پشتیوانیەکی هەست کە ئەتوانێت بە ئاسانی و بەڕوونی و شەفافی باس لە نێوخۆی یەکێتی و ئەو ڕووداوانەی ناو یەکێتی ئەکات. و بێگومانم ڕووداوانە پەیوەندی بە گشتمانەوە هەیە، بەڵام ئەوەی من بینامە هیچ کەسێک هیچ جەریانێکی سیاسی یا فکری یا کەسایەتێکی دیار بەو قۆڵیە باسی ئەم ڕووداوانەی نەکردە و تشکی نەخستە سەری و تەحلیل و شرۆڤە و بۆچوونی خۆی ڕوو نەکردگە. بۆیە من بانگی کاک پەیمانم کردێ بزانم نەزەر و بۆچوونی چییە و چۆن ئەنوارڕێتە ئەم کۆنگرەیە یەکێتی. کاک پەیمان بەخێر بی. بەڵێ مەمنون لەو داوەتت کاک جەمیل ئەحمەد. من پێم وایە کە ئەو بابەتەی کە جەنابەت دەسی بوو ئەوەی پێویستە کات بە مقدمە، پێویستە کات بە هەبوون پێشەکیەک لەبەرەوە. دەلیلە سەبەبەکەیشی ئەوەسە ئەگەر لە ڕوانگەیە ئاخیزیان و گەرەکمانە قسە بکەین، ئاخیزیان ئیدەی خۆیان هەست، خوێندنەوەی خۆیان هەست کە خوێندنەوەیکی نامۆ بە نۆرمەکانی باوکن یا بە کۆمەڵگایە کوردیە. بۆیە لەوەی کە تۆ مەبانی تئۆریکت هەست مەجبوریشی کە بە مقدمات و قسە بکەی، منزورت لە تەعاریف بێژیت تا بگەیتە سەر ئەهەمیەت داستانێک کە جەنابەت بە عنوان کۆنگرەیەک کە زاڵی پەنجە یەکێتیە نیشتیمانی بەحسی ئەەکەین. بزان با من قەسەن مەسائلێک بێژم کە بە کەڵکە فرە کەسێک ئەخوات چه ئەوانەی کە مەسئلەی کوردایەتیان بەلاوە مهمە، چه ئەوانەی کە گەرەکیانە کارە بەشداریکردنە لە ئومورە انتخاباتی و سیاسەتی بکەن، چه ئەوانەی کە گەرەکیانە کارە کۆمەڵایەتی بکەن، دەبێ بڕێشت بزانن. مثالێک بەمە خزمەتتان دانشگاهە علومە سیاسیە علامە تەباتەباییە کۆرپۆریشنە ئێرانی کارمەند بۆ وزارەتە خارجە تەولیدەکە و بەرهەمەهێنێت. یعنی کەسایەتی ئیدۆلۆگ دروست ناکات، یعنی فیلسوفە سیاسی دروست ناکات، کارمەندی دروستەکات کە مناسباتە دیپلۆماتیک ئەزانێت. ئەگەر بێمە سەر مەسئلەکە موقعیەتە ئیستە و وەزعیەتە ئیستائیە مەجموعە کۆمەڵە ئینسانێک کە پێیان ئێژن کوردە وە قەوم کریاک لە ڕێگەی زوان و لە ڕێگەی یەکسری دابوونەریت و سەبکەڵچر. کوردە وە قەومی کریاک یعنی دیگەران ئێمەیان وە قەوم بان کرد، گەیستە چ بیانی بێت، چ فەڕەنسی بێت، چ تورک بێت، چ بەناو ئێرانی بێت. وانە چ وەزعیەتێکە. بۆ ئەمە من گەرەکمە ئەهەمیەتە ئەو شتەی کە پێی ئێژن حکوومەتە هەرێمە کوردستان بەحس بکەم لەم قۆناغە تاریخیە. ئەهەمیەتەکەی وانە کوێ بزانە کە تۆ وەختێک ئێژی دەورانێک لە جەهان ئەگۆڕێت و دەورانە مۆدێرن یا نەزمە بازار یا سەرمایەداری دەستپێکە، سوعالە ئەو و پرسیارە گەورە ئەمەسە کە ئادام سمیت ئەیکات، کە مام ئەیکات. ئەو کەڵەکەبوونە سەرەتاییە، ئەو کەڵەکەبوونە سەروەتە کە ئەتوانێت لە ڕێگەی سەنعەتا خەرج بکری لێ چۆڵبات. بزانە تۆ دەبێت لە نیازەکانە خۆت تێپەڕیت، سکت، مەسکەنت، ئەوەی کە بەقای تۆ ممکنەکە زیادەیە کە لێ بمێنی تۆ ئەو زیادە بتوانی ریسکی لەسەر بکەی بیخەیتە ناو فەزایە کە معلوم نییە چی لێتێتە دەرەوە. سوال ئادەم سمیتە مەسە ئەن باشتە سەروەت
یا کەڵەکەبوونە سەرەتایی ئەوروپا لەکوێتیت. هەر ئەم پرسیارە مارکسیش ئەیکات، محەممەد عەلیێ، هۆمایون کاتوزیانێ ئێرانی ئەم پرسیارە ئەکات کە بۆچی کەڵەکەبوونە سەرەتایی لە ناو شتێک بە ناو دەوڵەتە ئێرانە نییە. ئێستا بم بێ مەسەلە هەدەفم لەم قسە بۆ ئەووەڵین بار لە مێژووی معاسرە مۆدەرنا بزانە ئەگەر ئێمە ئەمڕۆ کوردە قەومی ئیتنیکین پەدیدەی مۆدەرن، ئەگەر ئێمڕۆ ئێمە بێدەسەڵاتین و بێ هەمە چیز کریاگین پەدیدەی مۆدەرنە. ڕەبتی بە 1000 ساڵ پێش نییە، ڕەبتی بە تەحوڵاتە دنیای مۆدەرنە. لەذا بەڕەسیکردنە مەسئلەی کورد بەڕەسیکردنە تاریخە معاسرە دەورانە مۆدەرنیتەس. ئەمە حتا شاملە نەهەلەگەلە ئیسلامگەرایی شەوێت، بنیادگەراوی ئیسلامی شەوێت، گەشتی ئەمانە پەدیدەی مۆدەرن. مەسئلەی مهم ئەمەسە بۆ ئەووەڵین بار لە تاریخ معاسرە کووردا ئەن باشتە ئەووەڵیە لە ئیقلیمە کوردستانە سوورەتی کرد. ئەمە یعنی مارکس لە بەشە دووی کاپیتالە وەختی بەحسە پرۆسەیە ئەن باشتە ئەووەڵیا کەڵەکەبوونە سەرەتاییەکە، ئێژێ مێژوویە ئەم کەڵەکەبوونە سەرەتاییە مێژوویەکە کە بە ئاگر و خوێن ئەنووسرێت. جا بابینە سەر ئەمە دەروێشانە وتنەکە ئەر حەقیقیەن ئەر مەجازیەن دڵ ئەو دڵەنە بە تۆ رازیەن ئەگەر دزی کریاگە، ئەگەر وەکو ئەوروپایەکان دنیا ئەستەسمار کریاگە بەسەر مەچەک و خوێنە هەزاران ڕەشپێس و سوورپێسا و بەسەر سەرزەمینەکانە ئێمە تێپەڕیگەن، ئەگەر تاڵان سروەتیان کردگە، ئەگەر ئێمان خەڵەتاندگە و کوشتگنیان، مهم ئەوەسە ئێمڕۆ بریتانیا، فەڕەنسا، ئەمریکا دارای قودرەتێکە کە ئەم قودرەتە ئەگەڕێتەوە بەو دزیە بۆ ئەو کەڵەکەبوونە سەرەتاییە. کورد سروەتی نەبوو لە عەسر معاسرە، یعنی سروەتێک کە کۆبووێتەوە لە جێگەیەکە. کورد کەسایەتیە بۆ وەدەسەڵاتکەری نەبوو، یعنی فەرشە قرمزیان لە بەرپێ ڕاخستوێت و بەر کامێرا کەوتوێ قسەی مهم بوو بێت، نەزەری مهم بوو بێت. اتفاقێکە لە ئەقلیمە کوردستانە کەوت ئەمەی دروست کرد. یعنی ئەگەر دزیان کرد، ئەگەر فزیان کرد، ئەگەر فەسادیان کرد، ئمڕۆ تۆ سەدان میلیاردر لە ئەقلیمە کوردستانە موجودە. ئەمە یەک اتفاقە. یعنی ئالەگرا بۆ ئەوەڵین بار تەبەقەیەکی نەوکیسەی ساماندار لە کوردستانە دروست بکەن. ئەم تەبەقەیە نەوکیسەی ساماندارە ئەتوانێت بۆ پاراستن، بەردەوامکردن و هێشتنەوەی سامانەکەی خۆی بێجگە لە مماشات و نۆکەریە دەوڵەتەکانە منتەقە بیش لە ئێرادەی خۆی بکاتەوە. و ئەمە اتفاقە گەورەیەکە بۆ کورد. ئەوەی ڕەجولە سیاسی بێت دەرکە بەم مەوزوعەکە، بەم اتفاق مهمەکە. یعنی مثال بەم هەنێ چێهرە هەنێ مەقیمان لێتێ، خەڵکە عادی قینی لێتێ بە فرعون ناویانەوات، چون دزوگن، تاوان کەروگن، ئینحیسار تەڵەبووگن ئەوکەی. بەڵام لەگای یەک اتفاق کەوتکە ئەو دزە تاڵانکەرە ئینحیسار تەڵەبە. مثال بم فاروق مەلا مەسەلەن، ئیمڕۆ ئەگەر ساحێوە 10 میلیارد دۆلارە لە تەمەنە 70 ساڵەگی و دڵی پێوە نییە بڕوا لە لوکزامبورگ بمرێ، دڵی وا پێوە لە ناو سلێمانی بێت. معدەیە فاروق مەلا تەڵایش بخوات ڕۆژێ 10,000 دۆلار مەسرف ناکە. چی بە فاروق مەلا لەزەتەدا؟ ئەوەی کە لە ناوە خەڵکە خۆی هەبێت، ئەو سروەتی بۆ یەگەرەکە نیشانە خەڵکە خۆی بدات. تاراگرتمان ئەمە بە تۆ ئەم نەتیجە ئەدات ئیمکانی هەست فاروق مەلا بۆ حفزە دەسەڵاتە خۆی مانەوە لە سلێمانیە حازر بێت سەر کیسەی سروەتەکەی شلکات تا بتوانێت تەبەقەیەکی لە خۆباڵی خۆ بەسەروەرزانی خاوەن شکۆی کورد دروستکات کە افتخار بەوە نەکەن هۆکەرە ئەمریکاس، کە افتخار بەوە نەکەن هۆکەرە دەوڵەتە ئێرانە،
افتخار بەوە نەکان و کەرەکیس بەڵکو بێژی ئەم جیهانە من تعریفیەکە بوو نۆرمەکانە من ئەمەسە یاسای ماڵە من ئەمەسە و دنیا من وای بێنم لە کووردا سەر نەمابوو. ئەڵمان وەختی گەرەکی بوو من ئەم مثالەش بەم تا تەکملەی ئەم بەحسمە بواتە بەرەوە. ئەگەر بڕۆی متالعاتە ورد جەنگە جەهانی دووەم بە تایبەتی پەدیدەی یەهودکوژی بکەی ئەزانی کە ئاڵمان لە کتێوە نەبەردە من یا شەڕە منە هیتلێر بەحسەکە ملەتە گەوری ئاڵمان حیات خەوەتی گەرەکە حسابی پشتی گەرەکە ناسەب کێشەی خاکە ئاڵمان تەنگە. ئەو گەرەکی کوێ زەمیمەی خاکە ئاڵمانکە ئوکراین و ئوروپای شەرق. ئاڵمان کە هۆلەند دەگرێ بلژیکە گرێ سکاندیناڤیا ئەگرێ دانمارکە گرێ دەستنادە لە ساختارە جامعیان سەرانیان ناکوژێت بەڵکو حکوومەتە دەستنیشان دەدانێت. حتا یەهودیگەلێک کە ئەڵمانیان کوژی خەڵکە فەڕەنسە نین خەڵکە هۆلەند نین دەوڵەتە ویشی ئەڵبەتە یەهودیەکان نەخاتە گتۆ بەڵام نانواتە ناو مەرحەلەی نهایی. ئەی کی ئەکوژرین کاک جەمیل؟ ئەمە کەشفێکە کە ئێمە کردمان. ئاڵمان لە هێستان ئەگرێ لیتڤانی ئەگرێ مۆڵداوی ئەگرێ ئوکراین ئەگرێ سەران ئەم کشوەرانە ئەکوژێت. یعنی ئەوەی تەبەقەی ئەشرافە ئیدعادار بێت کە نۆرمی هەبێت و کەی وەتەن بێت و ئەمانە باتە خۆردە خەڵکەکەی بەناوە پۆلیش بوون و بەلاوە لیتڤانیایی بوون گشتیان ئەکوژێت. یعنی ئەمەلەن چی دروستەکات؟ تودە خەڵکێکی بێسەر دروست ئەکا کە بۆی مهم نییە نۆکەرێکی بێت نۆکەرە هیتلێر بێت یا نۆکەرە کەسی تویتر بێت ئەو هەر خەدەماتی گەرەکە وەفایشەکات. بۆ کێ مهمە کە ژێر دەسە هیتلێرنەوەی بۆ کەسێکا کە خۆی لە سەدها هیتلێر مردمە عادی خۆی لە سەدها هیتلێر نابێنێت. داگرا تێگەین اتفاقێک لە ئەقلیمە کوردستان کەوتگە ئەمەسە تۆ ئێمڕۆ منە بەختیارێکت هەست بۆی کردە بە دەسەڵاتە نێودەوڵەتی. تۆ ئەمڕۆ مەسعود بارزانیەکت هەست فەرشە سووری مەزە کردگە فقط لە مەقتە نۆکەریا ماگنۆ یەک فشارە جدی ئەتوانێت ئەمانە بپەڕێنێت و ئەوە کارە ئاخێز ئەم کارەکە وی ئاخێز بە ئەدەبیاتە سەروەرانە هات سەرسازی بکە یعنی مەجد و شکۆی کورد بۆ کورد بگەڕێنێت. ئیستا مەسئلەیە کۆنگریە یەکێتی مەسئلەی بسیار مهمێکە کە من بە وردی تێمەسەری و لەسەری ئەدوێن پس موقعیەتە ئێمە موقعیەتە بسیار عالیەکە کورد لە توورە تاریخ معاصرە ئەوەنە موقعیەتە بەتەوینەوەکە. یەک هاوکات لەگەڵ ئەوە بۆ یەکەم جار لەلایەنە ئاخیزە کوردوارە سەربەخۆ کورد بوو بەسە ساحێ و مەتنە کوردوار. کورد ئەمڕۆ چیرۆکە کوردی و فینکشنە کوردی هەست و ئەتوانێت شەڕە ئیدە بکات شەڕە لیبرالیزم بکات شەڕە کۆمۆنیزم بکات ئەتوانێت شەڕە فەشیزم بکات ئەتوانێت شەڕە ناسیۆنالیزم بکات. تون ئیدەیە کوردیت ئیدەیەک لەسەر حوزەی تەمەدونی وێسیاگە و لەلایەن یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ داڕژریاگە. ئیدەیە کوردیت ئیدەیەکی دەرعی زد گولولەس نە ئێرانیەت چاریەکات نە مەسیحیەت چاریەکات نە هیچ کام لەو ئیزمانەی دنیای مۆدەڕن چاریەکەن چون لەسەر چمکە ئازادی مەفهومیزە کریاگە یعنی چمکیزە کریاگە. اوكي اگر تاگرا لەم موقعیەتە خۆمانە تێگەین ئیستا ئەگەینە سەرەوەی کە ئاخێز چیەکە بۆ کۆنگرە. من کاک پەیمان دقیقاً پرسیارەکەی منیش ئەوەسە ئێوە وەکو ئاخێز خۆت وەکو ڕێبەری ئەو جەریانە فکری سیاسیە یا بێژ بلایانی سیاسیە تا ئێستا من ئەوەی کە دبەیتەکان یا بێژم لایڤەکانی ساڵانی ڕابردوویشم تەماشا کردگە و سەرنجم داگە بەیاننامە و ڕاگەیاندن و چاوپێکەوتنی لایەن و جەریانی سیاسی تریش هەموو ئەو ڕووداوانەی کە لە هەرێمی کوردستانە و گشتی و لە وڵاتی ئێمە ڕوئەدات زۆربەی کات لایەنەکانی تر خۆیان دوورەگرن لە ئەو کێشمە و ململاریە لە ناو جەریانێکی تری سیاسیە ڕوئەدات و ململانەیەکی تەشکیلاتی ئەبینن دەروون حیزبی ئەبینن. بەڵام ئێوە بە پێچەوانەی لایەنەکانی تر و ڕوونی تێن بەحس لە ململانیە و
کێشەکانی ناو یەکێتی ئەکەن، بەحس لەو لێککەوتانەی کۆنگرەی یەکێتی ئەکەن، بەحس لە دابڕانەکانی ناو یەکێتی ئەکەن و بە هەمان شێوەیش بە شەفافی تیشکە خەنە سەری ڕووداوەکان لە ناو لایەنەکانی تریشە ڕوو ئەدات. ئەمە ڕەنگە بۆ من پرسیارە دروست بکات یا بۆ خەڵک پرسیارە دروست بکات کە بە چی پشتیوانەیەک ئاخێز تێت ئەم کارە ئەکات و چۆن ئەتوانێت ڕۆڵێکی یەکلاکەرەوە یا ئەوەی کە وەکو یاریکەرێکی گەورەی سیاسی لە ئەم ڕووداوە دەربکەوێت و بتوانێت تەئسیراتێکی گەورەی لە بەروپێشچوونی ئەم کایە سیاسیی ناوخۆی یەکێتی ببینێت. چون ڕەنگە زۆر کەس باس لەوە بکات کە ئاخێز نە هێزی چەکداری هەیە، نە میدیایەکی زۆر گەورەی هەیە پروپاگەندەی بۆ بکات، کاری بۆ بکات، تەنیا کۆمەڵێک کەسن هەڵگری مەتنێک یا بێژم فکرێکی سیاسی و ئینقلابی. ئێوە چۆن دەتوان بە چی پشتیوانیەک تێن قسە ئەکەن لەسەری لە کاتێکە مەسەن مەلا بەختیار بەو ئاسانیە لە ناو یەکێتیە ئاو تەکرێت، پاڤڵ تاڵبانی ئاو تەکرێت و زۆربەی ئەوانەی کە کەسایەتی دیار جەنگی ببەخشش لاهوری شەخ جەنگی لاهوری شەخ جەنگی و بەشێک لەوانەی کە کەسایەتی دیار و چهرەی ناو یەکێتی بوون بە ئاسانی ئاو تەکرێن لەم ناوی ئەم ڕێکخراوە و ئێستا کەوتینەتە بەیاننامەدان. بەڵام ئەوەی کە سرنجی منی ڕاکێشە تۆ ساڵی پاریش شرۆڤەی خۆتت بوو و قسەی خۆتت بوو لەسەری ئەم ڕووداوانە و ئەم ساڵیش پێم وابێت دوێنێ بوو یا پێرێ بوو لاوێکتان هەبوو و لەسەری ئەمە بە وردی باستان کردیارە لەسەر قسەکانی مەلا بەختیار و ئەمڕۆژ بینیمان پاڤڵ تاڵبانی لاهور شێخ جەنگی بەیاننامەیەکی دەرکرێ بێژم بە لایڤ هاتە سەری خەت و قسەی خۆی کردگە. ئەوڵەن کاک جەمیل من دیسانەوە ئێشی تۆ ئەودەت بدەمە تاریخ و بە تۆ بێژم کە ڕۆڵەی سەردەمبوون یعنی چی؟ ڕۆڵەی سەردەمبوون ئەوە نییە کە من بزانم لە مۆبایلە ئەندرۆید چۆن استفادەکەم. ڕۆڵەی سەردەمبوون ئەوە نییە من بڕۆم پێرسینگ بخەمە ناو لووتم و گوپم بە تەنهایی. ڕۆڵەی سەردەمبوون ئەوە نییە کە من تاتۆ لە خۆم بم. ڕۆڵەی سەردەمبوون یعنی درکە بە تاریکیەکانکردن، بە خەتەرەکانکردن وا خەڵک نایبینێت و تۆ ئەیبینیت. بزان ئاغا گیان نە ئەو دەورانانەی کە مارکس دەستەبەندیان ئەکات بە عنوانە دەورانە کۆمۆنە ئەوەڵیە، بەردەداری، دەورانە فێئۆدالی، هیچ کام نەمانە دەورانگەلە جیهانی نەبوون. ئەمە نەزمە بازاڕە کە جیهانیە. منزورم چییە؟ ئەگەر سەربازێکی ڕووس لە سنوورەکانە ئۆکراین فیشەک ئەتەقێنێت مستەقیمەن لەسەر گیرفانە من لە بریتانیا و لە کرماشان تەسیر داێت. قیمەتە خۆراکە ڕواتە سەر، قیمەتە سوتەمەنیە ڕواتە سەر، ژیان بۆ من سەخترەوێت. ئەگەر من لە جەهانێکی وا خەریکم ژیان ئەەکەم کە ئەو قبوونە باخیرەیەک لە کەنارەکانە کالیفۆرنیا ئەتوانێت بۆرسە مەنحەتەن سەر و خوار کات و تەئسیری ئەوێت لە سەروەتە کۆکریاگە من بە تەمەنێک و ئیمکانی هەز یەکشەوە من بکاتە تڕۆ و من بکاتە ساحێوە هیچ لەم جەهانە من ناتوانم بێنەزەروەم. هەموو شتێک بە من ڕەتی هەست. هەر یاسایەک لەم دنیا دای ئەنێن بۆ سنوورەکان بە من ڕەتی هەست. من بێ هەمە چیز کریاگەم، بازاڕە فرۆشە خۆمم نییە، دەرەتانە ژیانم لێ گیریاگە، سنوورم بۆ دائەنێن بەرم پێ بگرن لە هەر کوێ کاکە بەر بە من نەگرن لەسەر من تەئسیری هەست. چۆنە کە مەسائلە کورد و مەفهومە کورد بە دەوڵەتە ئێرانی ڕەبتی هەست، دەخاڵەتی تیاکە، چۆن بە منە پەیمانە حەیدەری ڕەبتی نییە؟ چۆن ئەو ئەتوانێت دەخاڵەت کات و ئەمر و نەهی کات و دانێت و هەڵگرێت و بوات ئەم حەقە بە ئەو بدات بە بریتانیا کە لەم پەڕە دنیاوە بێت و بڕوا لە سەرزەمینە من تەعیینە تەکلیف کات بۆ خەڵکە من
ومن إرادة منوي لبلا تعيين تكليف كبو خلق بريطانيا چۆن من خۆ قەسەمم نەخوارگە لەم بریتانیا کە بووگم بە پەنابەریان وسکت بووم و دەم داخم تا ئەو یاسا لەسەر یاسا بۆ من دانێت و دەستەکانە من بوەسێتەوە. ئەگەر ئەمە خوێندنەوەی ئێمە بوو تۆ بە هەر بەشێکی ئیدەی سیاسی غەربی شادەسی بۆی. ئەگەر سیاسەتکردن لە دنیای مۆدرن سوژەی سیاسەتکردن خەڵکە، تودەی عەزیم خەڵکە، بە ئینگلیسی مەسە و مەشروعیەت و شەرعیەت و لەجەتەمەسی لە خەڵکۆتێت و حکوومەتە مۆدرن یعنی بەشداریە تودەچیسە مطلقە بەیەکی دیکتاتۆریەت بێ بەڵام تودەی مەردم ئێشەی بوونتیا نە قەشرە تێئۆکرات نە قەشرە ئەریستۆکرات نە قەشرە مۆنارش سەرفەن. ئەو جار ئەمە بە تۆ حەقانیەتێکە کە لە ئەمر سیاسیە شرکت بکەین. ئەوەی لەم سەرزەمینە بەردێگەلێتە سەر بەردێگە من کاپتی هەست چون مستەقیم و غەیرە مستەقیم لەسەر ژیان و ڕۆژانەی من لەسەر نان من لەسەر خەون ڕۆیاکان من تەئسیری هەست. ئێمە لەناو حیج زەدوبەندێکە نهاتینە سەدەر. ئێمە خەڵکێکی بێدەسەڵات کریاگین بە قەوڵی ئینگلیسی پاوەرلەسین. بە قەوڵە کوردیەکەی خۆمان ئێمە لە ئەسپ کەوتگین بەڵام لە ئەسڵ خۆ نەکەوتگین. ئێمە زەمینەکەی ژێرە پامانیان کێشاوە، ئەلقاب و تایتڵیان کێشاوە، قودرەتەکەمانیان کێشاوە، پەیوەندە کۆمەڵایەتیەکان کێشاوە، مێژووەکەمانیان تێکەڵ کرد لەبەرەوەی بێشوناس بووین. ئێمە سەروەر بووین و وتیان کۆیلە بووی لەبەر ئەوەی لەسەر نۆرمە کۆیلایەتی ئایندەماندا ئێستش خۆکەمان وابێ. ئاخێز و کوردەوارە سەربەخۆ لەناوە ئەم سەرزەمینە تەکامل تاریخی مبارزەی کورد بوو. تۆ وەختی لە تەداوم تاریخ و بەردەوامی مێژوو و تەعقیبە مێژوو بەحسەکەی ئەگەر یەک کورد لە پشت ناوە هەر کەسێ هەڵخەڵەتیا بێ مزورکریا بێ فیشەکێکی بە ناوە کورد قەومی ئیتریکی لە دژمنایەتی کوردیش تەقانی بێت. ئێمە سوورەت متعالیە ئەو بەردەوامینە. یعنی ئێمە ئەمڕۆ بالئەخەرە واینە لووتکەیە خۆماناکردنەوە، خۆ تعریفکردنەوە و خۆ سەپاندنە بەم جەهانە. ئێمە ئەمڕۆ زانین کورد کێس، ئێمە ئێشین کورد کێس. لذا کارە ئێمە ئەمەسە لە تەمام ئەم سەرزەمینە دەخاڵەت. ئێمە معتەقد نین کە ئێشەی دیگەران حەزف بکەین. ئێمە معتەقدین کە جامعەی کوردەوار بە تەکتەکە مردمانە سەرزەمینە ئەخواتەوە، بەڵام ئێمە لەبەر و تەمام ڕەگەکانە ئینحرافەکەش تەمام تاریخە خیانەت دەرئەخەین و نایە تاریخە خیانەت کرار بێتەوە. دەرگایشمان بۆ گشت کەسێ وازوگە لە تەمام وڵاتی شار دەخاڵەتەکەین. خەیرە گشتیە مردمە ئێمە، گەڕاندنەوەی مردمە ئێمە بە ڕەساڵەتە تاریخی خۆیان و کوردیان بەلای ئێمە وەلەم وەسەتە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ هەر بەهایەک بە دوژمن تەحمیلەکات، هەر بەهایەکی شتێت بابێت. ئەگەر تاگرا متوەجه بووین ئێمە بەرساختەی دەسە کەس نین، لە معامەڵاتە کەسانە کەوتگین، خۆمان کارەکەین بە مەچەکە دەسە خۆمان، گەورەیش ئەکەین، سەخاوەتیش ئەکەین، بەخششیش ئەکەین، هەدیەیش ئەدەین، کارگەریش ئەکەین. باوەڕمانە مەسە تۆ لە خۆت قودرەت بنوێنە، لە خۆت قودرەت بنوێنە، ئەم خەڵکە وا هێزی هەست خۆی تێ هێزی ئەداتە دەمەهێزە. تۆ بنوێنە خەڵک دێت. ئەگەر تا ئەگرا لە یەکتری تێگەین بە مقدماتە ئیستا ئەتوانین ورود بکەینە ناوە ئەهەمیەتە کۆنگرەیە پەنجێ کەزاڵیە یەکێتی. وامە خزمەتتانە کاک تاهای ڕەحمانیش گەرێکی بەشدار بێت، ئەگەر گەرێکی بەشدار بێت من تەشریف بێت. زۆر باشە. هەر هاوڕێک پێخۆش و پرسیاری هەبوو یا پەیامێکی هەبوو ئەتوانم بێنمە سەرەوە. من پێم خۆشە مادەم وایە سەرەتا شرۆڤەیەکی بارودۆخی هەرێمی کوردستان بکەین. بێگومان هەرێمی کوردستان نەتوانی بێژیت تا ئێستا بەشێکی واوە دەستی دوولایەنی سیاسیەوە. ئەو دوولایەنە سیاسیش لەسەر سەرکردەکانی گەڕین، بێگومان ئەندامەکانی دایانگرەکانی و ئەو
خەریکن پشتیوانی لەو دوو لایەنی سیاسیەکەن بۆ دەتوانی بەژی نیمچە ئازادە یا نیمچە ڕزگار کراوە ئەو بەشەی کوردستان. بۆیە من پێم خۆشە سەرەتاش شرۆڤەیەکی بارودۆخی هەرێمی کوردستان بکەین و لە ئەوێەوە واردی کۆنگرەی پێنجی یەکێتی بین. دیارە کۆنگرەی پێنجی یەکێتی هەم مەلا بەختیار شرۆڤەی کردێ هەم لاهوری جەنگی شرۆڤەی ئەم بارودۆخەی کردێ و بەحس لەوە ئەکەن کە یەکێتی بەرەو ئاقارێکی ترەچێت و جریان و لایەنی سیاسی تر دروستە بێت. و بابزانم ئێوە چی ڕۆڵێگە گەڕن و نظرتان لەسەری ئەوەی چییە. بەڵام سەرەتا پێم خۆشە شرۆڤەیەکی بارودۆخی هەرێمی کوردستان بکەیت کە ڕەنگە لەم ساتە لە لاوازترین ئەو دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە لە لاوازترین موقعیتی خۆیان بێ و لە بارودۆخێکی زۆر خراپا بێت. هەم دەوڵەتی عێراقی هەم دەوڵەتەکانی تری ناوچەکە بە هەر شێوەیەک ئەیانەوێت لاوازی بکەن هەر ڕۆژە و یاسایەکی خۆیانی بەسەر ئاسەپێنن و وایان لێ کردگە خەریکە نەفەسی تەواو ئەچن. بەڵام ئەبینین ئەو حکوومەتەی کە پێش حکوومەتی هەرێمی کوردستان ئەویش دەسەوسان دانیشتگە و ناچارە قبوڵی ئەو یاسانە کات کە ڕۆژانە دژوە خەڵکی ئێمەز لە باشووری کوردستان. پێم خۆشە سەرەتا بەحسی ئەوەی باشوورمان بۆ بکەین. خب من بەر لەوەی کە ئەو بەحسە بکەم سێ نوکتە بەحسەکەم کە مهمە لە بیرت بمێنێتەوە. یەک، ئەهەمیەتە ئەم فەزای کۆنگرە کە من دوێکە لەسەری قسەم کرد و دوێکە هەڵوێستە مەلا بەختیارم بە هەڵوێستێکی مردانەوە بە پرینسیپ زانی بدوێم. نوکتەی ئەوەڵەن تەزاد شتە قەشەنگێکە، تەزاد واقعی. لە ناوە تەزاد واقعیە خەیرە گشتی و خەڵکی تێتە دەرەوە. تەزاد یعنی تەعارض، شەڕە جدی و ئەم شەڕە جدی ئەنوێنێت. ئەگەریش نەمایش بێت کابرا مەجبورە جدی بوێت و چون ڕەبتی هەست بە هۆڤیەتی. بزانە یەکی هاتکە مەلا بەختیارێک لە مێژوویەکا کە تۆ خوێنی تۆ جۆز ڕەهبەرانە کۆمەڵەی مارکسی لێنینی ماوەیستی و کە تەنها قودرەتە دوای ئاشپەتاڵە. ئەوە سالار عەزیزە، ئەو ئازاد هەورامیە. خۆ ئەمانە لە ئەسڵا ڕەهبەرانە مەیدانیە جەریانە پاش ئاشپەتاڵ 75. ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ من ئەمەم کرد بە پرسیارها. سوالە گەورە ئەمە بوو، بۆچی کەسایەتی هایە گۆکو ئازاد هەورامی، سالار عەزیز، کاک ئارام، کاک حکمەت یا مەلا بەختیار بۆچی لە دەورانێ بەر لە ئاشپەتاڵە مەوجودیەتیان نییە؟ سوالە گەورە مەسەلە. لەگرا بۆ خاترەوەی کورد هەڵەی مێژوویی نەکاتۆ، یعنی دەمدا نەخات، چون لەوێ مەلا مستەفایەک بوو دەمە گشت کەسێکی ئەکوتا خۆیشی ئاشپەتاڵی کرد وێرانی کردچوو. ئێمە نەمان هێشت حکوومەتە هەرێمە کوردستان ئەو مطلقیەتەی مەلا مستەفا بێ. ئێمە دامانە بەرە ڕەخنە پێم وابێ دەی 8 ساڵە 2022 ئێمە ئیعلامە ئەرتەشە کوردان کرد. یعنی بەر لەوەی حکوومەتە هەرێم بتوێتەوە ئێمە خۆمان تەیار کرد کە نەبین بە مەلا بەختیار و سالار عەزیزە 75 ئاشپەتاڵ بکرێ بڕۆین لە ئەوڵ دەست پێ بکەین. ئێمە لە ئیستەوە خەتەرەکەمان خوێندنەوەی ئێمە ئەمە بوو. هەرێمە کوردستان داستانی وا لە پشتیە. بزانە عێراق وەختی دروست ئەکرێت ئەگەر ئێوە مێژووی ئێران نازانن کە ئێران دەست کردەوە بازاڕە، بەڵام حەی و حەزر ئەزانن عێراق بازاڕە، ئەزانن عێراق ئینگلیز دروستیەکە، ئەزانن لە 1920 تا 1921 کوردستان یا یاڵەتە تازە دروست کریاگە بەناوە مووسڵە عوسمانیە کەزایی معلقە نێ لەسەر عێراق. عێراق مەوجود هاتکە بەڵام کوردستان نێ لەسەر عێراقە. ساڵە 1920 کە کوردستان تێر لەسەر عێراق بە ئەگەر و ئەمما و شەرت ئەمە مەشروعیەتێکی تاریخی بە خەڵکە کوردەوە
داگیرکریا بە بەشە کۆرپۆریشنی عێراقی ئەدات کە ئیدعای سەهمخواهی لە حکوومەتی مەرکەزیکە ئاگرگرتمان نەهلەهای یەک لە دوایەکی بۆ دروست ئەکەن لەم بازیە کۆرپۆریشنە ئێرانی دەستکاری ئەکات. ئەگەر ئەم ڕەوەندە مێژوومە ساڵە 1991 هەل تاریخیەکی ترسێتە بەرەو نەدەر ئەسەر مبارزات نەدەر ئەسەر تودەی هەمەگیر و کورد نه ئەم اتفاقا نەکەفتگە یاڵەتە متحدەی ئەمریکا بەم نەتیجەیەگا کە سەدام حوسێن کێشێتە دووەوە هەلێک اتفاقەکەوێ ئەو مەشروعیەتە تاریخیە دەسەداتە دەستی یەکتری 91 ئەخولقێنێت و لەو فلایزۆن دروستەکە لەبیرت نەچێ قەبارەی هەرێمی کوردستان هەمان قەبارەی 75 خودمختارێکە 75 هەر ئەوەی کە لە مەجلس بەعسا تەسویبەکرێ لەوە زیاتر نییە ئیستێشە لەوە زیاتر نییە. ئەگەر تۆ لەبیرت بێت سەهمە 117 کە بە ئێران بە ئیقلیمە کوردستان دریا سەهمە نەفتە بەرامبەر خۆراک بوو هەر ئەوانە کرد لە مەبنای بوجە ئیستە 108 بێنادن سەرەتا کردیانە مەبنای بوجە تا ئەگراگەن متوەجه بووین ئەمانە ئەم ئاغایانە کە بلەخەرە ئەڵبەتە ئینسان ماندووشیان تیا بووگە ولی خب نەیانتوانیگە هێگەل ئێژێ ئینسان بە تەناقض ئەخوات وە گوزەر ئەکات لە تەناقضەکەن مثال دار تێرێتۆ مثال شکوفە تێرێتۆ میوەیە تێرێتۆ کە لە شکوفە ناکا میوەیە کە لە دار ناکا و هەستەیە کە لە هیچ کامیان ناکەوە تەمامیەتە داری واتیە. کورد لە ڕەوەندێکا کە ئەکەوێتە ناو بازیگە لە منتەقەئی و هێز ئەدات بە جەریاناتی بەناوە جەریاناتە حیزبیە ئێتنیکیە بێتئۆری و بەرساختە بە تەناقض ناگات کە گوزەری لێ بکات ئەم کارە ئاخر زەیکات داستان ئەمەسە ئەمانە نەهاتوون حکوومەت دروستکەن ئەمانە هاتوون ئەزمون کوردە ئێتنیکی بە تەور کوردی نابودکەن. تۆ لەکوێ دەزانی کەسێک وەختی گەرەکیوێت ماڵێ بکاتۆ و ئەم ماڵە ماڵە هەتایی بێت بەدار نایکاتەوە بنی بۆ ئەکەنێت بیر لەوە ئەکا جێدیدەن بۆ مەلەرزە لێ نەدا بە هەڕۆژی بەسەریا ئۆکەی کەسێک گەرەکیوێ موەقەت لە جێگەی دانیشتێت کەپ دەکاتەوە ئاغایان حکوومەتە هەرێم کەپیان کردە قوڵوان تۆ عمق موسساتیان تیا ئەوێنیت نەدەخباڵەتیان لە ناوچە ئەوێنی حکوومەتە هەرێمە کوردستان پۆتەنسیەڵە 40 ملیۆن کوردە قەومی ئیتنیکی هەبوو وەکو کارت دەست بنێتە بینە قاقای تاران ئەسەمۆڵ بەغا و دەمەشق زۆر بەڕاحەتی نەمستەقیم غەیرە مستەقیم تەنانەت لە حکوومەتە هەرێمە کوردستانە یەک ئەنگاودانە نریاگە بۆ تێئۆریزەکردنە کوردیەت و ئەو کارەیەمە کردمان بەسەر ملیاردها دۆلار پوڵەوە یەک موسسەدانە نریا تەلاشی بۆ ئەمە نەکریا دەکاتێکە ئەمانە ڕساڵەتە خۆیان لە خەدەماتە تعریف نەکردو ئەحیانەن یەکێتی نیشتمانی ئەحیانەن پارتە دموکرات کە ئیدعای کوردایەتیەکەن مەسئلەیان کوردە تۆ لە 92 ئەوێنی ئەمانە مەسئلەیان کورد نییە ئەسەن کورد بازی تەواو مەسئلەی ئەمان خەدەماتە چمانی خەڵکە سلێمانی ئەسڵحەی گرکەسە دەسەوە ئێژێ هەورەبانەکەی حەسیب ساڵح خراوە ئێوە بێن هەورەبانەکەی جەلال مستەفا مامۆ دروستکە سەدام حوسێن بایعی کەمی ئەدا شۆستەکان پاک نەئەبوونەوە تەنەکە خۆڵ خواردە بوومانی ئافرین شۆڕشە یەکێتی ئافرین شۆڕشە سۆشیالیست ئافرین شۆڕشە شۆڕی وانە بوو کاکە تۆ وتت مەردەمە کورد شکۆی لێ سندریاگەزەوە لە ئەسپ خریاگە ئیتر باسە نەکرد هاتکی باسە موچە ئەەکەیت و خدەمات ئەەکەیت و ئەمە وەزعەکەیان بوو بێساغەیە مال بەبێ مەسەری پس من بە تۆ وتم ئێمە نەویستیان 75 لێ بخۆنێت ئاخر زوو هاتە مەیدان و بەری پێ بدێ دوو ساڵە 2022 من ئیعلامم کرد حکوومەتە هەرێمە کوردستان تووشە مەرگە سیاسی بزان ئەمانە ئیدعایان نەکرد مەتن کوردیان نەبوو کاریان بۆ کوردیەت نەکردبوو وەکو جاسوس دانیان لەسەر مەردەمە کورد ئەزمون کورد نابوو و خەریکبوونەوە کاریان نەکرد ئیدعای نەکرد ئەمریکا پشتمانە ئێمە لە ناو یاسای عێراقا تەواو مەوجودیەتمان هەست لە کاتێکە
عێراق فدەوڵە زمانێک بتوانێت فدراڵی بێت کە ئەنجومەنێ فدراڵی بێت. ئەمە یعنی چی؟ بزانن تۆ ئەزمونە ئیالات متحدەی ئەمریکا تەماشاکە، تۆ ئێلکترۆڕۆڵت هەست، تۆ مەجلس پیران یا سنات هەست، کۆنگرێست هەست. سوالێکی بکەی لە خۆت، بۆ لە بریتانیا تۆ مەجلس لۆردەکانت هەست، هاوس ئۆف کۆمنت هەست، فەرقیان چییە؟ سپێدێژم ئەگەر حکوومەت مردمە و مردم نوێنەر ئەهنێرێتە هاوس ئۆف کۆمن لەگرا ئەکسەریەت ها بە مردمەوە، ئەمما تەبەقەی ئەشرافە بریتانیا کە لۆردەکان بن ئەقەلیەتن لەبیرن نەچێ ئەکسەریەت تبقە فۆرموڵە دموکراسیە نیوە بە عەلاوەی یەک ئەتوانێ بەسەر ئەقەلیەت هەزاڵ بوێ. مەجلس لۆردەکان دانریاگە هەر قانونێک لە هاوس ئۆف کۆمن ئەگوزارێت بە زەرەر تەبەقەیە ئەشراف بێت وێتۆی بکەن و باتڵی بکەن. عێراق زمانی فدراڵ کوردە قومی ئیتنیکی لە عێراقا بێژە 70% بێژە 20%. دەیخۆ 80% عەرەبە و لەو عەرەبیش عدەیەکی هوڤیەتی جدیدێکی بۆ خۆیان دروست کردەوە لەناو شیعە. دەی تۆ لە پارلەمانە عێراقا هیچ یاسایەک بۆ کورد ناتوانێت بێتەوە چون تەبقە ئەکسەریەتە پارلەمان تۆ هیچ وەقت ئەکسەریەتە پارلەمان نابێت. لەگرا ئەنجومەنە فدراڵی دائەنیا هەر یاسایەک کە پارلەمانە عێراق تەسویب دەکرد بە زەرەرە کوردە قەومی ئیتنیکی بوو ڤێتۆیە کرد ئالەگرا تۆ فدراڵی بووی. ئەمانە ئەمیانە نەوت خەڵق ئەمیانە نەوت باش کاک پەیمان با لێرە کۆمنتێ بکەم. بەڵام ئەگەر دابنین ئەمەی کە پێشن دەوڵەتی عێراق یا ئەم کۆمپانیای بریتانیا کە لە ڕۆژهەڵاتی ناوینا دروستەکرێت ناوەنرێت دەوڵەتی عێراقی هەتا ئێستاشکەوا لە ژێر تەئسیراتی بریتانیا و هیچ شتێکی بەبێ بریتانیا بڕێوە ناچێت هەتا وەختی ئەمریکا تێتە خاڵەتەکە لە عێراق لە 2023 تێتە ناوی عێراق تماشاکەی ڕاوێژی و پرس بە بریتانیا ئەکات. بەڵام ئەگەر دەوڵەتی عێراقیش دابنین دەوڵەتی فدراڵ بێت ئەمە ناکاتە ئەوەی کە تۆ بێژی ئەم دەوڵەتی فدراڵە دەسڵاتی کوردی دروست دەکات یا کورد دەبێتەوە خاوەن دەسڵات، چون بە هەر شێوەیەک لێکی بدەیتەوە کورد وا لە چوارچێوەیەکی ترا کە خۆی خاوەن دەسڵات نییە، بەڵکو ئەتوانی بێژیت مۆرەیەکە لە ناو دەسڵاتە. کاک جەمیل من بە مەتنە ئاخیز قسە ناکەم ها، من خەریکم بزانم مثالە دەمە خزمەتت. من ئەمڕۆ تاکە دەوڵەتە ئێرانە تەرەفم، تاکە دەوڵەتە عێراقا تەرەفم. جەهان چۆن جەهانێکە؟ جەهان دەوڵەت میلەتیە، نیشن ستیتیە. جەهان چ جەهانێکە؟ جەهان دیسکۆرسە نێئۆلیبرالیزمە. جەهان چ جەهانێکە؟ جەهان اقتصاد بازارە. ئۆکەی؟ هەر کام لەمانە بۆ خاتری ئەوەی کە بێژن ئێمە تەنیا مۆدل تەواو بەشەریەتین ئێشی لە تەعقیبە ئازادی و خۆیان معناکەن. ئازادی ئۆکەی؟ مەسەڵەن لیبرالیزم ئێژێ ئازادی لە بازار ممکنە. بزانە تۆ وەختی تەکە مەفاهیمە دنیای جدید ڕوبەڕوو ئەبیت، مەسەڵەن تۆ ئێژی لەجەتەنسی ئێژی مەشروعیەت جاران ئەیانوت مەسەڵەن ئەم ئوروپاییانە سەلتەنەت ئەزانە خوداوەندە و خوداوەند سەلتەنەتە خۆی بە کوڕ خۆی ئەدا و شاه نوێنەرە مستەقیمە خوداوەندە و پاسەخگویە بە خوداوەند. ئەم مەشروعیەتەکە بوو. ئۆکەی؟ یا عدەیەک ئەیانوت خۆمان خوای وەکو فراعونەکان. بەڵام لە دەورانە مۆدەرنا ئێژێ مەشروعیەتە دەسەڵات ها بە بەڵێوتنە خەڵکە. ئەمە یعنی چی؟ ئەمە یعنێکە ئەگەر دەوڵەتە ئێران تەوەقعەکەم کە پەیمانە حەیدەری یاساکانی دەوڵەتی ئێران فەرمانیان لێ بوات ملیان بوو کەچکات دەلیلی چییە؟ ئەمە پێژن مەشروعیەت. مەشروعیەت دەوڵەتە ئێران تەوەقعەکە کە پەیمانە حەیدەری یاساکانی بواتە ڕێوە ئیتاعەتی لێ بکات بێجگە لە تفەنگ. مەسەڵەن دەوڵەتە ئێران نایژی پەیمانە حەیدەری من زۆرم هەست نێرەکەرم تفەنگم نییە بەسمە لەسەر تۆ جێبەجێ نەکەیت کوژم وانایژێت. ئێژێ ئێمە تبخ انتخاب مردمە ئێران هاتبین، ئێرادەی مردم
إيراني تبلور تاريخي إرادي مردم إيراني تو إشي للسنة كان ولا الجامعية ولا أكثرية جامعية ما تعسيكي واحترامي لا تواني يا أخي من تم لقراء جمتو درو أكي تو ننوي للسنتي نتبلور حيج مردميكي نإدامة دهندو بردوام كردنوي حيج سنتي شون كاكا أمانة مهمة شرعية مهمة تولى دنياي امرواجي كاكا خود الدوران بارسنجا ناجي تركنيرا كريبكا من بارها وتقمة دولة إيران جرأت بكات بيجي إيما كردا كجين جرأت من أما كركا جرأت بكات بيجي إيما كردا بدك أخو مينوتي ما با كفر ميجنجي با كرد ميجنجي أجا كرة بيجي با كرد آخر كردوار سربخو دولة إيراني وهادار بكات يا اعتراف بحاور دبون خوي بكات يا بيجي إيما تمام قد مقاومة كلها بيشي ميكوي أو جان إيما أمينين دولة إيراني تاقنا متوجه بوي أو جار وردو درس أمس الزمين لبرامبر دولة إيرانية أبيسيت كاكجان أمانا مهما من إمرو خليكم بإدعاية كبارتي بيكيتي أيان كرت قساكم نبمتنا أخيز هر أو إدعاء أيان كرت بربو لبوشاي دروعنا كرت من هات وتم حكومة إقليم كردستان توشي مرد سياسي وأبيتو شارواني هولير وشارواني سليماني أما لن شارواني هولير وسليماني توقعنا كي حشد الشعبي سوار برتان كأبرامز بيت أربيل دولة العراق بمؤسسات بقانون هاتكسو دولة العراق بتفاوتية خلق هريم هاتكسو خلق هريم يجي أوخي كارتو شمند حقوق من لبغا بي أدام أوخي نجات معمولة سد دزو چتا دمي عراقات هو كاكا هاتكسو آخي زنايا متفاق بكذي زۆر باشە کاک پەیمان بۆەوەی کە هەم بچینەوە سەری کۆنگرەی یەکێتی و کاکتەهای ژاتێ پێم وایە فایلێکی دەنگی وا پێە با ئەوەی کە بزانین فایلە دەنگەکە چییە و بچینەوە سەری ئەسڵی بابەتەکە کە کۆنگرەی یەکێتیە و لێکەوتەکانی بەتایبەتی ئێوە لێکەوتەکانی کۆنگرەی یەکێتی چۆنە بین و کورد چۆن ئەتوانێت ئەم بارە لارە ڕاست بکاتەوە بە قازانجی خۆی چون هەر بارودۆخێک لە هەرێمی کوردستان بێتە پێش و هەر ڕووداوێک لە ناو یەکێتیە یا لە ناو هەرکام لەو هێزانە ڕوو بدات ئەکرێت هەم زیانی بوێ بۆ کورد هەم قازانجیشی بوێت هەموو جارێ نابێ وە جەمین ببەشە با من نوکتەی تەواو نەبوو قسەکانم دریژ باش نوکتەکە ئەمەسە ئێمە وتمانە ئەمانە هاتکن کورد نابوت هەڵوێستەکەی مەلا بەختیار دوێکە یەک کورسووی لە ئومید کردو چی بوو ئیستا ئێمە بەم نەتیجە گەین ئەو کەڵەکەبوونە سەرەتاییە کە من وتم مەوجودە لە کوردستانی عێراق یعنی چی یعنی لە کوردەوارە داگیرکریا گەلای عێراق ئیستا کەسانێک وەکو مەلا بەختیار مەوجودن کە مل نادەن بە حکوومەتە بەغا مل نادەن بە لە بین چوونە دەسەڵاتیان حتا ئەگەر بۆ شکۆی خۆیان و کوچەوە و کراوەتەکەیان بێت حازر نیە نۆکەنیە هیچ کەسێکن و ئەمە اتفاق قەشەنگێک بوو خێنە اتفاق قەشەنگێکە ئیشی ئەمە کاری لەسەر بکری چەکوشی لێ بدری پس بزانە نظام سوڵتە ڕووبەڕووبوونەوە لە ئینسان ئەسێنێت چون لە ڕووبەڕووبوونەوە تەجروبەی ئازادی ئەکرێت ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئێژێت اختلافات جددیە دەرونی یەکێتی نیشتمانی ڕووبەڕووبوونەوەی جددی دروزەکە ڕووبەڕووبوونەوەی جددی تەجروبەی ئازادی بێتێت دەرەوە ئەمە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەجروبە حکوومەتە هەرێمە کوردستان ئەکات بە زانکۆی پەروەردەکردنی کادر سیاسی و ڕەجولە گەورەی کورد تەوەجۆ کرد ئێمە ئیستەوانە فەزایەکە کە ئێمە ئەم فەزا تەدریس ئەەکەین و ئەیوەینە بەرەوە ئەم کۆنگرە بسیار مهمە چون ئەم کۆنگرە یەک کوڕەکانە تاڵەبانی گەرەکیانە بێژن ئەمە دووکانە بابەمانە بۆشیان مهم نییە چون چوبنە سەناو قانونە عێراق ئیستا یەکێتی بۆیان پوڵە یەک چوارە ئافتاوە هەڵگر و دائنیشتن و وەکو شرکەتی ئەنوارن پێە ئەمانە دەستیان بەنانەکەەوە نەسوود کە ئەمانەوەنە لویە 15 با من مساحێکە بۆ بێنم لویە 14 فەڕەنسەی متحد کرد سروەتێکی عەزیمی بۆ فەڕەنسە دروست کرد ئۆکەی بە اقتدار و فەڕەنسەی بردە بەرەوە ئیجازەی نەدا یەک نەفەر لە سەڵتەنەتا دەخڵات بکە لویە 15 کوڕی وەختی گەیە سەڵتەنەت 5 ساڵی
سدێکی تابوون الدەندان ژنبارە قمارباز خوێڕی مشتی خوێڕی لە وەرسایە لە دەوڵە خۆی جەم کرد چنان سروەت و میراسەکەی لویە چواردەی بەرباددا وەختی لویە شانزە ڕقەکەی نیشتە سەر کورسیە قودرەت 4 مانگ 5 مانگی پێ نەچوو ئینقلاب فەڕەنسایە کە لێی سەریان قەرتان ئەم تازەوە دەوران گەیگا وەیدانانەی ناو شەقامە ئوروپا و ئەزانە شرکەتە بازرگانیان کەوت کەسە دەست فرێش چاوچنوک و پوردۆس و دەسوگشکن گرتوگیانەوە سەریا ئێژن با نەڕوات لە کاتێکا لە بهترین حاڵەتە ئیدەیەک هەن بەناوە کەسانێک کە باجیان داگە کەسبکاریان ژیاگە قەندیل و شاخودا بە دروستیان ڕاست خۆیان بە محق ئەزانن کە ئەمە یەک جریانە نەتەوایەتی بووگە کارم بەو تاریخن یەکە من چ نەقدێکم کردە چ دادگاگەرێکم لەسەری دانیاگە من خانشە ئەوانێژم ئەوان ئالەگرا گەرێکیانە کۆمپانیەک دابنین مهمیش نییە ئیسە جاران 1 ملیاردی دەرەهاوە دیسە با 100 ملیۆن دەربێنی ئەم ئێحساسە لاهورە شێخجەنیش هەسی تاگرا متوەجه بوون لەگرا ئاخیزە کوردەوارە سەربەخۆ نایەڵێت ڕەوتە کوردیەت لە بین چێت نایەڵێت بۆیە دەرکە ئێشەکەی مەلا بەختیارەکە ئەو ئێشە مەلا بەختیارە واقعی بوو دەرکە ئێشەکەی عەدنان موفتیەکە دەرکە بەو ئێشەکە کابرا کۆرپەیەکی دروست کردگە 2000 دانە خیانەتی بۆی کردبێ تا بەیانگەیسی ئەگرایسە 2 نەفەر لەو لاوە بێن ئەم مێژووە بەقاپن بیکەنە دۆلار ئەگیرفانیان ئەم هەڵوێستە ئەم لە سلێمانیا ئەم اتفاقە پیرۆزە لە سلێمانیا ئازادی لێ تێتە دەرەوە بسیار فەزای قەشەنگێکە و ئاخیزە کوردەوار سەربەخۆ بە قودرەتە تەماموانە و من ئەمە پێشبینی کردبووە و لەسەریشی دوا بووم و لەسەریشی کارم کردبوو جای سەفەر بووکەم جەمیل سپاس کاک تەها بەخێر بی کاک تەها بەر لەوە بچمە لای تۆ گەبگرین لە فایلەکە با من پرسیارێک لێرانە لە کاک پەیمان بکەم چون بەڕاستی باسی مەلا بەختیار و تێبینیەکانی من ڕخنەکانی مەلا بەختیار وە قسەکانیم گوێگرت ڕەنگە خوێندنەوەی جۆراوجۆری لێ بکەوێتەوە بە تایبەتی ڕەنگە هەندێک کەس وە ئەو قسەکانی مەلا بەختیار و لاهوڕی شێخ جەنگی بخۆنەوە ئەمە شەڕی دەسڵاتەوە شەڕی مادەست نەک شەڕی فکر لە پێناو خەڵکا و لە پێناو نیشتیمانە بێت ئێوەش باوەڕتان وایە ئەم شەڕە مەلا بەختیارەی کات و ئەم قسانەی کە مەلا بەختیارەیکا شەڕی فکریە مەلا بەختیار تەکی ئەمانە ئەیکات کێشەی فکری هەست یا مەلا بەختیار یا ئەوەی کە تەنیا ویست یا خواستێکی بۆ دەسڵات هەیە بۆ پێگەکەی خۆی هەیە و ئەیەوێ پێگەی خۆی نووسۆگەر بکات بۆ جۆرێک لە جۆرەکان کارکتەرێکی دیاری داو کوردستان بێت ئەوڵەن مەلا بەختیار ئەگەر شەڕت دەسەڵاتیش بکات حەق خۆیەتی نەک مەلا بەختیار هەر تاکێکی کورد لەم سەرزەمینێشی شەڕ دەسەڵات بۆ خۆی بکات و نۆکەر کەس نەوێت ئەمە یەک ئێشێ هەر کوردێک لەم سەرزەمینە فێر بوێت لەسەر خۆی کوردیەتە خۆی بێسێ و بێژێت من ئەم جەهانە گۆڕم ئەمە یەک مەسئلە سەر ئەمەسە تۆ لەم تەقابڵە مەلا بەختیارێکی نۆکەر نابینیت ئەمە نوکتەی مهمێکە کە تۆ بتوانی بە پوڵ بیسێنی وە خەفەیکەی چون کوڕە جەلال تەڵابانیت مەلا بەختیار بۆ تاریخ خۆی حدەئەقەل سابتی کرد احترام قایە گەرچێ فرە خەفیف قسەی کرد گەرچێ فرە بە لەتافەتەوە قسەی کرد بەڵام هەر ئەمەی کە هەڵوێستی گرت نشان ئەدام ئاغا بالئەخەرە یەک سری ئوسوول و پرینسیپی هەست ئێستا لە نەزەرە ئێمە و چەندی قویە چەندی زەعیفە بە بمێنێ وەلێ ئەم ئینسانە حتا ئەگەر شەڕە دەسەڵاتی بکەن تەکە یەکتری شەڕە دەسەڵات تەکە یەکتریا خەیرە خەڵکی واتیا کابرا مەجبورەوەی دوو قسەی خاسیش بۆ خەڵکی بکە دوو ڕیاییش بۆ خەڵکی بکە 4 نەفەر لە خەڵکیش دەخاڵەت با لە کارەکە ئەمە شتە قەشەنگێکە ئەم جۆرە سیاسەتکردن و تێگەیشتنە دەرویشی سیاسەت شتە ئەحمەقانەیەکە ئەی تەبیعەتەن کاورا لە خۆی کیاسەتی سیاسەتی ڕیاسەتی ئەوێنێت کە ئیدعا ئەکاوەتێتە بەرەو تۆ ئیشێ مەسئلەکە سەری ئەمەسە کە تۆ بە درکە بەمە کە بەلەخرە کابرا حەقانیەتی کێس ئیدعای کێس وەم ئیدعا قەشەنگە با بڕاتە بەرەو سعیەکەی چەکوشی لێ بدەیت
نێڵی سەخیفانە دەسی بووە تۆ هەر مەواجهەیەکی ئاوا خۆناغی خەڵکە کوردەواتە سەر خۆناغی خەڵکە کورد ئەمەلەن ئەبینێت کە سیاست یعنی چی کە قدرت یعنی چی بزانم ئەدەبیات سەخیفە پۆپۆلیستیە وا نازانم پڕ خەڵکی نادەین و کوشت نازانم ئەمە گشتی قسەی مەفتە تۆ نانیش بخۆی ئیمکانی هەست پەڕێتە گەلوت بخنجی ئیمکانی هەست گۆشت فرە بخۆی نەقرس بگری ئیمکانی هەست هەڵسی بڕۆی بۆ گەلە عەلی بەگە کوێز سیارەکە دەعم تا ببنی عەزیزم مەسئلە سەری ئەمە سەر هەر شەڕێک کە سوورەت ئەگرێت ئازادی لێ تێتە دەرەوە لەناو ئەمە تۆ نیروەکان خۆیان تعدیل ئەکەن بچووکەکەن کاورا مەجبورە پاشەکشە کات و کاورا مەجبورە سەر کیسەکە بۆ خەڵکی شرکە خەڵک فێرە سیاست بێ خەڵک واردە فەزای ئینقلاب بێ واردە فەزای سیاست بێ خەڵک ڕۆحە گشتی ئەیگرێت و زندگی مەعنا پێیا ئەکا بە بڕوای من ئەم ئەدەبیات دەروێشیە بنینە کنارۆ بە تەمامە مێژوویەک من هیچ وەخت لەوانی لەبیر ناکەم ئەم سەر و بەندە ئەم ڕەوەندە کە ئەچیتە بەرەو ئەتوانێت بۆ پۆتەنسیاڵی ئەوەی هەست بۆیە ئێمەتیا دەخاڵەت ئەەکەین کە خەیرە گشتیە مردمە کوردی دیاوێت و هیچ باکێکیشمانی ئێمە لەبرام موجودی خۆی ئەمە نەمردگین کارە ناتوانێت مان خەڵەتێنێ بازی کات بازی ئەدەین متوەجه بووی کاغیان باش ناش فەرمایشێکی کرد و تۆ بۆ دەخاڵەتەکەن ئێمە هەم هێزە مەیدانیمان هەست هەم تەوان مسلحانیشمان هەست بزانە ڕەگیا من زمانی شەق ئەدەم نەکاورا ئەوڵ دەفت بنهەنگڵیم دەڕێبێت یعنی هەیکەلەکەی شەخسیەتەکەی لە منزەر عموم و کوشت بێت ئەو جاتی هەڵدانی ڕاحەتە بەڵام من کاورام لە منزەر عمومی و نەکوشتوێ ئەو بە پرۆپاگاندا بە دەستگاه بە قانون حملە ئەکا و یارانە من محاسدەکە من ئەوە دەفت لە پابلیک ئاپینیۆنا دەبینی ئەوەم دیو دوای یاران هەنێر مسلاغێنێن لە کرکی فڕێدەنە درۆ خیال ڕاحەت فێ لەو بابەتم کار خۆمەزان یعنی مەبەست دەوەسە لە ڕووی فکریەوە ئەی کوژیت دوایە تێتە سەریەوەی کە بەڵێ لە ئەفکار عمومیایی کوژم بەڵێ باتڵیەوە کردو بەڵێ سپاس کاک تەها پێم وا بێ فایلێک وا لە جایتر نازانم فایلەکە دەنگەکانی یەک ساڵی ڕابردووە کاک پەیمان شرۆڤەیەکی بارودۆخی یەکێتی کردگە و یا ئەوەی کە تەحلیل و شرۆڤەکانی چەند ڕۆژی ڕابردوویەسی پاشان تێنە سەری ئەوەی کە بزانین لە کاک پەیمانە پرسین دوای دەنگەکە بزانین ئەم لێکاوتانە سەر بۆ کوێ کێشێت و ئایندەی یەکێتی چۆنە بینێت یەکێتی بە تایبەتی ئێستا یەکێتی خۆی بووە بە هەر کەسی هەڵەسێ دەعای یەکێتی تێت یەکێتی ڕاستەقینە هیچ دیار نییە کامیان یەکێتی ڕاستەقینەیشن بە تایبەتی ئەوەی ئێمە مەبەستمانە لێرانە ئایندەی یەکێتی مەبەستمان یەکێتی ڕاستەقینە بە شوعاع دووری و نزیکی لە مام جەلال تعریفەکرێت و نانەوشتە خەریکن وا ئێژن کوڕەکانی ئێژن ئێمە ئسپەرمە ئەوین ئۆکەی لاهور ئێژێ مامۆی مامەمانە متوجه هەی هەر کامیان بە ڕەحبەرە مردک خەریکن چون یەکێتی نە ئیدەس نە خەتمەشی سیاسیە کەوتگەوە من لە جەریانێک هاڕژیا بۆ منە ئیستا ئەفەهمن نەبوونە تێئۆری چەنێ مهمە وە چ خەلەئێکیان واتیە دەگرا یەک قودرەت مەوجودە ئەمسالە مەلا بەختیارێکە هەمیشە ڕادیکاڵتر و گن لەناو یەکێتیە لە بەرەی تودەیتر و گن لەسەر کۆڵەکەیە چەپ برەویان زیاترە متوجه بوون؟ بەڵێ دقیقاً منیش مەبەستم یەکێتی دەستی کوڕانی مام جەلالە چ وەکو ئرس بێژی ئێستا لە دەستی ئەوانە چی وەکو خوێنی بێژی ئەوان ئدعایەکەن کە یەکێتی ئەوان غڵەت ئەکەن خۆمستەراو نییە لە باوکیان بە ئرس پێیان گەیوێت وەراسەتیشمان هەر نەوگە وەختە خۆی ئەم تەکیە و خانەقانە هەوڵدگیان ئێمە هەمچی سنەتێکمان نییە ئاغەیان بێگومان ئەگەر ئەو ڕێگەیشیە گرتە بەر هێزێکی سیاسی وەکو هێزێکی سیاسی نامێنێتەوە دقیقەنەوەی بە کۆمپانیایەک کەسێک خاوەنێسی و تەحویڵی منداڵەکەی یا کەسوکارەکەی خۆیدا پاشمەرگی خۆیشی دقیقەنەوێتەوە کۆمپانیایەک کە خەریکی سیاسەتی خۆیسی لە پێناو بەرژەوەندی کۆمپانیاکەی خۆیان
ولا بيناو بنمالي شخص مستفات وان وها ادعاء بكن ولي كركان جلال طالباني ناتكون ديك ملا مستفات وان ادعاء كنارا وخوي مسكت زور باش ولي كيتين اجتماعي اجماع كل تفكرات مختلفه كما امام جلال طالباني كي مهريك وقاعدين وقال لو وزنك اجتماعي شنو قال بلا رجال فدمو سباس كاك تعافر والله عزيز سلام إلى خدمة هندا كاك جان هروا سلام خدمة كاك ماني عزيز وهم جوجران خب ام كش مكشي كأم رو كلناوي كتيا برقرارة بر لطالك تقريبا لا حفظي يكي 2023 كتضاد كان ناوي كتي وبارتي جيشتا تركي قوي او كاتا غير بافل طالباني بزورك لحكومة الشوية كيرانا جيندرا وكشاب وماني قربو امانة دو بيانيان دجي يكتر دركرت كلو دا كمان لتحليل بيانكي بارتي وبيانكي يكتيا صابتي دكات ك ام دو بيانا بياني نابود كردني يكتين بجورك دتواني بيخواني تو يعني بيانك بارتي دري دكات نظام حكومته ولا بيجي حاكميته ولا بيجي مرجعيته بزمان قانون قصة كاد وبرامبر بيكتي بياني خوي لسن خالد درد برا وجوابك يكتي لذاته أو كات كمان فرميان كأم جوابه هركسك داويته خوي طريقة تيخ ليكتي داوا اما دەتوانین بڵین پارتی نووسیوێتی ئەو جوابە یەکێتی ینی بە جۆرێک ئاوان نووسراوە کە هەر کەسێک ئەمکاری کردو لە خزمەتێ پارتی ئەمکاری کردو بۆیە هەر کاتێک پێمان من لەوانەیە مەجال نەبێت کۆی دەنگەکان لێ بدەم و هەمووی خاڵ بە خاڵی بەیانەکە بەڵام لە دوو شوێنیە کاک پێمان بە قەتعیەت باس لە ئەوە دەکات کە سەرنجامی یەکێتی لە نەتیجەی ئەم سیاسەتانەوە لە نتیجەی ئەم کارانە بەشۆ دەگا كمن دنگكي ليلة دمستا بوتان ترو أبيتو كارمن ديكي عن تدرس لماني داكو أمشي هناك سيها هيويستا كوسبو بروسي چاكسازي ويقرتنوي هيزي بيشمرقة دروس نكريت لم كابينيدا بكردوا هنگاومان بو چاكسازي لهيزي بيشمرقة ويقرتنويان ناو دەبێت ناوە و دەبێت هێزی پێشمەرگە ببێت بە هێزێکی نیشتمانی بەهێز بۆ بەرگری لە کیانی دەستوری هەرێم و دوورخستنەوەی هەڕەشەکان دوور لە ئەجیندای حیزبی و تاکەکەسی ئالەگرا لە خاڵە سێوەما فەرازە ئەم بازیە دەرەکەفێ وا لە بیرتاناتان و ماڵە کوردیەک بخەن وا لە بیرتاناتان و حیزب ناوێ میلیشیای بوێت وا لە بیرتاناتان و ئێشێ هێزێکی گشتی دروست بکرێت هەر بەم ئەجندا حکوومەتە هەرێم ئیستە لە ئەوج قدرەتە یەکێتی نیاگەستە گۆشەی ڕێنگی یەک و دوو لێ ئەدات یەکێتی خەریکە ناک ئەوت ئەوێ و یەکێتی مەجبورەکە بێت هێزە پێشمەرگە ڕێخات ئالەگرا پێشمەرگە کارمەندە وزارەتە پێشمەرگەز مەبدەئیە موجود نییە کوردایەتیە موجود نییە گشتی مەعاش خۆرە و فقط حکوومەتە هەرێمە ئەتوانێ مەعاشەم پێشمەرگانە بات دەرنەتیجە هیچ مقاومتی لبرانبر پیشمرگه بو ادغام بونه ده وزارت پیشمرگه و عنوان وزارت الدفاع موجود نیه. دوای ئەم قسانە کوڕەکانت هەڵەبانی پەیان بم مەطلبە برد مرۆی پێشمەرگەی یەکێتی تڕۆ کریاگە تەمامە فۆکۆسیان خستکەسە سەر دژە ترۆر و ئەو دەستگای خوڕیەکەیان بە عنوان هێزە کۆماندۆیە تۆقێنەرە خۆیان پێشمەرگەی یەکێتی تڕۆ کریاگە ئەوە هەوو هەمان داستانە کەمدا بەبە وأما خاڵە دوارە خاڵە مهم لە پێناو بەرژەوەندی گشتی و پرۆسەی دموکراسی لە هێرێم پێویستە هەرچی زووتر پارلەمانە کوردستان دانیشتنە خۆی ساز بکات بۆ کاردانەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن تاکو بەکردەوە هەنگاو بۆ سازدانی هەڵبژاردن بنرێت و پێویستە ئەمساڵ هەڵبژاردننی پارلەمانە کوردستان بەڕێوە بکرێت و ئێمە لە حکوومەتی هەرێم ئامادەین هەموو پێداویستیەکانی هەڵبژاردن لە زووترین کاتدا دابین بکەین دووبارە تۆپەکە دەستە زەمینەیەکێتی و ئێستێژی ئێشێ بڕۆین بەرەوە هەڵبژاردن بۆچی بۆ ئەوەی کە لەم هەڵبژاردنە حتمەن یەکێتی تعدادێکی فرەکەم کورسی دێت 5 کورسی 7 کورسی 3 کورسی و حتمەن ئەم دەفعە نەتیجەی واقع
پەیوەستن بە خاڵەکانی سەرۆت ئێمە سەریان خەیلی مهم دەسە گەورەیەکیان بۆ شانگەلەیەکێتی بێ ئەوەی کە دەسە خۆیان بە ئەوە نەخوێن ئالوو دەبێت یعنی کوڕەکانت چەند مانگە پێش منم قساکەم کاکتەها هەفتەی یەکی 2023 کاک هەفتەی یەکی 2023 کاک جەمیل ئەحمەدی گوێ بگرێتە ئەم تیکەتە بۆ تحلیل ئەمە پەیامی کێ بوو ڕاگەیاندراوی بەیانی حکوومەتی هەرێمە بەرامبەر بە یەکێتی من خەریکم ئەی خوێنمەوە تحلیلی یەکەم جایزە گوێ بگرێت من دەوێ ئێژەم یەکێتی نابوود بوو بەم ڕەفتارەکە ئیکەن لەوێ خەریکم بەحسە هێزە پێشمەرگیانەکەم و بەعد پێیان ئێژەم چۆن نابوودیانەکەن تێمە سەری یاسای انتخابات و حکوومەتە هەرێمێک کە ئەسەپێنێ بەسەر ئەمانە انتخابات کات خۆ لەوێ ئێژەم ئەم دەفعە لە ئەنجامە انتخاباتە ئێوە 2 کورسی 5 کورسی تێرن و ئەمان ئەنجامە واقعی انتخابات دەخەنە دەرەوە نەبە تەقەلب 15 بێبن عملاً هێزە پێشمەرگە کە موچە خۆرە وزارەتە پێشمەرگەس نیتانە ئەمە یەک دوو لە انتخاباتە شکستە خۆن ئێشێ مؤسسات تحویل بن تحویلی نادە هێزە مسلحتان بۆ کێشن وانە پێگەی نامەشروعیەت و یاخرگەریە قانونیە تاگرەگرت ئالەگرا ئشارە بکەم کە لاهور شێخ جەنگی فقط بە پرۆسەی انتخابات دەتوانێت بێ بێت ئالەوێ ئەمڕۆ بەیانەکەی لاهور دقیقەن ئەوەی بتوو دوێ کە من بە پاڤڵم وت تۆ بە دەست خۆت گۆڕ خۆتت کەند یعنی عدەمە مەشروعیەتە یەکێتیەک وا لە ژێرە دەستەوە گەر تۆ گەرەکتە بیحەپەلوشیکەیوە بیخۆی خۆت وە دەسە خۆت دروستەکە ئیتر حتا ما يعني نتیجه انتخابات تکمله امسا تو است کنگره کی کذایی دروزنانی دزین یکیتی اخیداری اما الاتفاقی که کوتا مثلا تمام چهره قد یکیتی خومت نبو یکیتی یک سری چهره کونه وکو ملا بختیار وکو عدنان مفتی وکو ابو شهاب وکو کی جو بگره اما انا کشاین درو و تو ایجن دروزنه مستبد یکیتی دز تو ئالەگرا ئەوی تو تاقمێکی چەکداری چەتەی پووە حەزەکەم لەگەڵ وەهاتینێکا شەڕکەم لە سلێمانی پێت وانە بێ وەختی خۆی نەمەتوانی تێت هەڵبەم وەختی خۆی ئەگەر تێتم هەڵبدایە تەبعاتی بوو دابووم لە کوڕە جەلال دابووم لە یەکێتی هەرکە دوو نەفەری کوژاو لە یەکێتی ڕەگیەوە ناهاتە دەرەوە ئەمڕۆ وەختی تێو هەڵەدەم لە دەباشانە کەس نایژێ بووە ئەکەی گشتی چەپڵە لێ دەژی داخۆم بیگرە متوجه بووی ئەو مەرگە سیاسی سەڵام وتم ئەمانە تووشە ئەو هەڵەبوون خۆیان و دەسە خۆیان فڕدا جا ئینسانێ خۆی شتێکی دروست نەکردوێت خوێڕی وێت فش ئەوێتەوە و 2 دەفتەر دۆلار و ئەزانێتە فرە مهمە 4 نەفەر پێنجی گەورەم لە خۆی ئەحمەقتر نازانێ ئەوان خەریکن ئەم ئەخەڵەتێن ئەم خەریکە ئەوان ئەخەڵتێنی هیچ کامیان هیچ پۆخێک نییە بازی ئێمەیکەین من بصورة اوبن سورس حف مانگی پیش خەریک مشتاریان پێدەم بێژم گوسکە بازی دەرمێرە ڕۆڵە ماڵم قسانە نییە دانی شەمە جوڵێ شتێشکێنی ئیستا کارێکە کردی بزانن لاهور ئەمڕۆ ئێعلامی دادەرە و لاهور وتی تەواو لاهور وا لە بریتانە هەرەوێت ئەڕۆمە ناو یەکێتی ئەمڕۆ وتی یەکێتی تەواو ئەمە ئیتر مۆڵ تەڵقە کوڕەکان تاڵبانیە ئەمە یەکێتی نییە یەکێتی ئێمە ئەچین دروستیکەین لەسەر ئینتمای نەتەوایەتی شکۆی کورد ماشەڵڵا قسەکان ئێمەش فێروگن ئەفکارە ئێمە گشتی ئەم سەرزەمینی گرکەس و فرە خۆشحاڵین کە مەردەم سەروەرانە و کوردانە فکرێتەوە ئەمما ئەو کارە بە ئاغای لاهوریش ناکرێت چون ئاغای لاهور بە هەمان قەیران ئەخواکە کوردەکانە تاڵبانی ئەخوەن لەگرا چهرە گەلک کۆنی یەکێتی ئەویش بە خانش جدید و ئینتمای نەتەوایەتی کوردی ئەتوانن ادعای شۆڕشگێڕی و تداوم مەسئلەی کوردیەت بکەن بێتە پشتیان متوجه تا وەرەی ئینقلابی هەڵسێنەوە من ئەمانمە ئشارە پێکردگە ئەمڕۆ دەقا و دەق هاتە دی کاکتا هەبی لێ دەرەوە ئەو تەوزیحاتم فەرموو کاکتا کاکتا هاتن نییە وەڵێ لە پاش تحلیلی بەیانەکەی کە من هەمووی لێ نادەم بەڵام لە ئاخردا ئاخری فەرمایشاتی زەنابر لەسەر ئەوەی کە پرۆسەی انتخابات وەمانە ئەوش لێ ئەگەر بتانون بەرەو انتخابات و جانی بۆ بن دوێکە
فۆرمەکەی هاتە دەرەوە لە ئیستا تا 2 مانگی تر تاریخ انتخابات دەرخەن دەفتەرە نەشیروان بارزانی وتی و ئێوەش هەر لە گرایەژن لە انتخابات ناترسن کە ڕۆشتن ناوە هەڵبژاردن 5 کورسیدان هاورد ئەو جار تەمام زۆرێ ئێوە 5 کورسی نایەڵن لە حەد 5 کورسی زیاتر بکەن ڕووداری بکەی ئەم دەفعە حێزە زێرەبانیت بۆ نەهانێنێت ئەم دەفعە کۆنە یەکێتیەکانە ژێرە دەستە ئەژی ئەمین و لاهورە شێخ جەنگیر ئەخاتە گیان وتو کاتو تازەیتر ئەو قسەمیەی وامەلا بەختیار وتی یەکێتی یەک کورسیش بێنێ هێزە یەکێتی هێز نییە یەکێتی چییە لە تۆ فکرەکەی سلێمانی قبوڵ ناکا یەکێتی چون دژە پارتیە بۆ یەکێتی چییە ئیشتە یەکێتی کێس کۆسترەتەڵ یەکێتی مەبدە خۆنیە نییە یەکێتی مۆرەیەکە لە گیرفانی هەر کەساوێت یەکێتیە کێس مەلا بەختیارە وەسەڵ دەسوڵات کوڕەکانە هاڵای تاوەبانی لاهور شێخ جەنگی و کوڕەکانە جەنگین ئەژی ئەمینە ئەمسال ئەژی ئەمینە کێس ئەمسال ئەژی منی ژنێمە 40 ساڵە پێشمەرگەی کوڕەکانە ئاغای جەلال تاوەبانی لەکتوبن خۆ کۆپانی نییە خودە ئاغای باوەڵ مەزانێت بەتانەوە ئێژێت من لە بنیان گوزارانم چون حەق من و سەرۆک جمهوری عێراق پێشێل کردیاگە من لە بێشکا بووگم ئەو وەختە یەکێتیان دانیاگە منیش لەناو ئەو هەیەتە بووگم بەسەم قسە خوارەی سێڕێ جار تاڵبانی نەماگەن و شوان مەسەفا نەماگە هەر کام لەمانە ئیستا مدعیە یەکێتی بوونن خۆخۆیان بە یەکێتی ئەزانن مۆرەکە لە گیرفانە هەر کامیانوێت یەکێتی ماگە ئەوانەی کە ئیستا لە دەسەڵات دوورە و خریاگنەوە و فاستت بووگن ئاغای پاڵ تاڵبانی تۆ ڕازەکەی ئەمانە فاسد بووگن و تۆ بڕی فاسدت تەسویە کردگە ڕازەکەی وەلی هەر ئەمانەی ئیستا بووگنە دوژمنە تۆ چون هەر ئەمانە بۆ قبلەن هێزە یەکێتی وەیستا لە نەتیجەی انتخاباتە لە بەرامبەر تۆ ئاویسن ئیتر هێزە زرێبانی نەویسی تۆ مەجبوری جێی بێڵی جۆڕیکەی تەمام بوو وەمان هەروە بوو هەروە شد دقيقة بەکەرم ساحە ئێمەی هەرچی من ماچوو خەتمە کەلام لەم جەریانە فقط کەسانێکی ڕادیکاڵ بە مێژوویەکی پاکتر لە کوردایەتی ئەتوانن بە حەیکردنەوەی کوردیەت و ئینتمامی نیشتمانی تەحەولە گەورە لە مێژووی سیاسیە چەمکە کووردا بکەن ئەم اتفاق پیرۆزی متوجه بوون ئەنچێ من خوێندم و وا ئەڕاتە بەرەوە و لەگرا ئێمە بکەرین و بازیگەرین و بازی ئەدەین نایڵین کابرا ئەوەی من وتم هاتە دی وای پێ هات من دیۆکە پێم وت مەلا بەختیار لە دەقیقەی 90دا ناڵتانی کرد و ناڵیانی کرد ئەوان هەنووز نافەهمن ناتوانن یەکێتی بە سوورەتە کۆمپانیە شەخسیە 100 میلیۆن دلاری تحت ناوە شارەوانی سلێمانی حەبسکە نایەڵن حد ئەقل بەیانەکەی دوێکەی مەلا بەختیار وای وت کە ئەو حازر نییە لە قەباری شەهرداری سلێمانی بوێسێ ئەمە نوکتەی مهمێکە خەیلی نوکتەی مهمێکە و ئەم نوکتەیە مهمە ئەگەر مەلا بەختیار زەحاکیش بێت کە نییە ئێشێ تەرەفداری لێ بکەین باوەڕ بێ خەڵک پشتیوانی یا بێژم مردم پشتیوانی مەلا بەختیار خەڵک هەروە پشتیوانی ناکا نانە خەڵک نە بە قسە پشتیوانی ئەکا نە شتە ئەلەکی خەڵک چیرۆکی گەرەکە و حرەکەتی گەرەکە لەم چیرۆکە بێتەوە متوەجه بووی ئێژێ کاورای لە کاورای پرسی خاڵۆ لادی هەسەناوە وا چەنێ دوورە تیدا باوکەکەم تۆزێ بڕۆڕێوە وتی ئێژن چەنێ دوورە وتی دێت تۆزێ بڕۆڕێوە تۆزێ چووە ڕێوە وتی ئاغەیان دوو ڕۆژە ئەم جۆرە تۆ ئەچی بەستگی هەست تۆ چۆن ئەڕۆی دەڕۆیوە تەنەڕۆی خراوە ڕۆی هەناڕەکان و کوردن نا خەڵک هەروە خەڵکە ئێمە ئەزمونێک لە درۆ پۆپولیزمی دیگە بەڵام تا ناخە دەروونە خۆی کوردە خەڵکە ئێمە چیرۆکە شکۆ و سەروەریەکەی خۆی بۆ بێژە خۆی تیا بوێنێتەوە بە گەروی ئەژدەها ئەچێت متوەجه بووی ئەمە هونەرە ئەوانەسە وا ئیدعاکەن بزان کابرا هات ئیدعای کەوتی
إما جريان تودين جريان متنوع فكرين يعني ريقة بالرحبة سازي أدين ريقة بمشاركة مردم أدين أما إدعاء خاصة بوخراونية در أم حدة أوان كمتني جهنية حتى أقل هاد كنا سري يكسري نورم يسري إدعاء خشنة تابلة أما إيشيش صورة عملي وصورة تئوريك للرفتار السياسي كان بقري لم بروسة أتواني موج خلقي البيت وسبي لقرا بزعنا كردي يجي نرش مشان مقلب وارد درك فيه أم جريانة حاو بيمانية كي برهم صالح نية كلاو برداني كربيت رئيس جمهورية راكسة تيخو چان قدرت بس أمريكا تودي أقل يا بقوراني بوتور شوان نفري بو بهني البيت وآغاي سيد رئيس جمهور متوجهي فكرة كافرة سياسة أنا خريقة عمل أكام أما أنا نازعنا دوران الأفكار العمومية يا راي قشتي خلقات سمريز أجر أو تصويري لخلق للتلفزيون كان نشاني أدن وكذبت أنا بقياس خلق نوار داقي يا بلا إيران غلطة خلق ما هم خلق مجيديك هم خلق قارمان وكرديك أوان خطاب الجوران والرهبراني كرديان نش نفتقه التلفزيون كان كساني كتير نناو التلفزيون كالثقافة السياسة إبويبة أو خلق يمنية نبي دعوانا بكابلا قد نشوار جميلة دا أو خلق يمنية خلق إما إلي مجيد للويك نوكفكن أو الدرنا كبي تسويرين إما أو تسوير درخي دريخي أم اتفاق مهم كي والدروس تشخيص عندها وإن شاء الله خير قشتيواتيا وبمتشك إيوة وبقدرته إيوة وبقارمانتية إيوة تاريخي المدسبيك من معتقدش هر إنسانك تولد داستان أديان إبراهيمية توبية نسوحة هز هر إنسان لمقطع لتاريخها خلاص أم اتفاقك ناقهان قريكان ميجوية توبت زن أم سالة ملا باختيار كان إمكاني هسخلصيني لخو رابط شويكي يوهو وإجنها نأتي أمن في قبول ناكلي أم خير خلقي واوشوينو وإن شاء الله ويتو معي خير نبو سليماني بو هولير بو سنة بو كرماشان بو تاران أعلمو بدوا والزور كرد دركيت يك لدوا يك قارماني وا لبن مغاركان كرد بيت درو توشاخ دبيني متوجهوي أما أو فزاسك أم فزاد دروس أكا وفزاد قش بابيت يستتو أمني هر كسيتي تأم فزا حتى قال له الشيخ جنبي حتى قال ملا بختياري إشي بقريد رقابة المرداني جيبك من السخافة نبي خلقي بتوقيني وبترسيني ونازل أحمق ياكا شو امرؤ احتياجي هز بخلق كاحتياجي هز بخلق شيء تمام يتخلاق يتخوي نحاول يكردنا خلقتك خويا بكار ده النتيجة أما هر زيادتك أما أنا أكون كبر كي بياوتي لقل يكتنيا هم قريكي بيجي من فلا بياكترم أو قريكي بيجي من فلا بياكترم أم فزاي قشني كبومت سپاس دیار من نازم کاکتا قسەیەک یا پرسیارێک یا پەیامێکی ماڵە ئەگینا با من یەک و دوو پرسیاری تر بکەم و کۆتایی وە بەرنامەکەش بێرین کاکتا فەرموو جەناب فەرموو من ئەش بکەم لێ نەخسمتە سپاس کاک پەیمان یەکێ لەو شتانەی کە ئەمە لێکەوتەکانی ئەم کۆنگرەی یەکێتیە کاریگەری زۆر لەسەر دانیە کاریگەری لەسەری حکوومەتی هەرێم دانیە و بمانوێیانە خانەخا کاریگەریەکی گەورەی لەسەری پارتی دانێت بە باوەڕی تۆ ئەم کاریگەریەکانی لەسەری پارتی چییە؟ نەک لەسەر پارتی و حکوومەتە هەرێم تغییرات و تحولات دەرونە یەکێتیە نیشتمانی لەسەر تارانیش تەسیر دانێت لەسەر ژیانە تەکبەتەکە ئینسان کوردی تەسیر دانێت تەسیرەکەیشی ئەمەسە ئەم اتفاقە وأم تزاد حرشي لمواجهية جديدة بجيت صدام هنگاو كرد لبروسية كرديتا ولا بروسية دستو ببخشن زور قشتيا يعني أنشي كبي بزور كومالايتي بوختتر قورتر تيجيشتوتر وبأزمونتر أبيت من سنتاي أرايزم عرستان مكرت
ئاخیز کوردەوار سربەخۆ حکوومەتە هەرێمە کوردستان ئەکا بە زانکۆی پەروەردەکردنی ڕەجل کادر ڕەهبەر و ئینسان گەورەی کوردی ئەم مێژووە کە ئێمە خەریکین پیا تێ ئەپڕین هەناسە ئەکێشین دەقایق ئێمن کە ئەڕوات لە هارمۆنیەکە خەریکە تێدەبوو ئێمە حتا ئەڕواتە بەرەو چەکوشی لێ ئەدەین تا بە سوورەتە وەجه عالی یا بە دەموچاو ڕواڵەتە پەرفەکتە کوردی دەرکەفێت نزیک بێتۆ لە ڕواڵەتە پەرفەکتە کوردی تەبعاتی کە لە سلێمانی دەست پێ ئەکات هەولێر ئەگرێتۆ پارتی ساختارێکە مردم فکرەکات اختلافات لە ناو حیزبیەکە بێت نیشانەی زەعفێسی نا نیشانەی پویایی و زیندەبوونێسی نەحلەیە تەفەکر ئینقلابی لە سلێمانی نامرێت ئەمما ئەوەی لە هەولێر اتفاق کەوتگە مەرگە دووگەنیوە ئەوەی هەولێر بە چەقانەیە تەقێتەوە ئەوە ئارامش نییە ئەسڵەن ئارامش نییە بابزانی ئەوەی هەولێر ئیجماعێکە لەسەر خانێکە کە من مەسعودێکی بارزانیان بەسەری ودان یاگە ما بەقیە خەریکن ئەخوان بچووکترین مەسئلە بۆ مەسعود پێش بێت هەر دەروون خانەوادەی مەلا مستەفا یەکتری جەڕەدەن و ئەیدەن ئەمە اختلافات واقعی ئاغەیان باوکیش حەز ناکات کوڕەکەی بۆی سەرتر بێت باوک متوجه بووی ئەمە گشتی قسەی مەفتە و قسەهای ئەلەکیە فێری خەڵکیەکەن تەزادەکان ئەوان جدێت تەبعاتە سلێمانی هەولێر هەژێنێت نە هەولێر سنە هەژێنێت و ئەی هەژێنێت چون ئەم ڕەوەندە کە ئەڕۆینە بەرەو ئیتفاقاتێکی تری تیا ئەکەوێ کێبڕکی تیا ئەکەوێ مەتن ڕووکردنی تیا ئەکەوێ کلاش و بەرخوردی تیا ئەکەوێ ڕووبەڕووبوونەوەی تیا ئەکەوێ ڕەش و سپیەکە دەرەکەوێ بۆ ئەوەڵین باب لە عەسر 5G بە مشاهدەکردن یعنی سیاست بچێتە ناو ماڵەوە سیاستە جدی ئیتر لە بن ئەشکەوتەکان و بن مغارەکان و دەفتەرەکان و دەرگا داخلیانەکان نییە بزان خەڵکی لاهور شێخ جەنگی مەلا بەختیار ئیمڕۆ کێشەکەیان هاوردە ناو خیابان هاوردیان لە ناو ماڵە بنوتوە ئیمڕۆ گشتمان خەریکی نەنوارڕێ خەڵک خەریکە نوارڕێ جا ئەی لە یەکتری دا بزانین کێ پیاگە کێ ڕاستەکە کێ دروست ئەیواتە بەرەو بەڵێ مەلا بەختیار و ئەمسالە مەلا بەختیار و لاهور و هەر کەسێکی تر حەقیقت سەڵاتە خۆی بێت هەرواکە مەردەم حەقیقت دەسەڵاتی بوێ نانی بوێ ڕەفاقی بوێ ئیمکاناتی بوێ شکۆی بوێ سەرۆری بوێت دەی ئینسانێک کە خۆی گەورە بوێنێت بۆ دیگەرانی سەحمە گەورە دادێت ئینسانی کە خۆی سەخیف بوێنێت دیگەرانی کشتی بەڕایەت ئەم اتفاقە تەئسیراتە خەیری گەورەیەکی ئەوێت و بۆمە لەرزەیەکی گەورەس خەیرە اتفاقە قەشەنگێکە دەسە تاریخ ئالەدات دەکەفت و خۆشبەختانە ئێمە لە ڕایت مۆمنتە تاریخیایی لەحظەیە حساسە تاریخی کوردین کورد لە توول تاریخ عەسر معاسریان ئەوەنە قودرەتمەندە و گەکەین وهی ئێمە قودرەتمەندین با یەک شتیشتان پێ بێژم بە هەر نگاهێ بنوارم پێیە هیچ کەسێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیا سەرزەمینی کوردان یا کوردەوار پۆتەنسیێڵە ئیمپراتۆری سازی نییە ئیلا کوردی بە قبوڵ کریا و ئینشاڵڵا بە هیممەتە ئێوە ئەم اتفاق ئەکەفێت باش قسەیەکیش ئیسلامیەکان حەزی پێ بکەن سەلاح الدینێکی تری شتێت حتمن فەرموون سپاس من پێم خۆشە پرسیارێکی تر بکەم ئەوەی کە وڵاتی ئەمە داگیر کراگەوە سەری چەند بەشەوە و هەر بەشێکیشی تاوکو ئێستا بە تایبەتی لە 3 ساڵی ڕابردووە تەماشاکەی هێز و جەرایانیە لێ لە بەشێکی ترا فعالیەتیان بووە لەو بەشەکەی تر دەخاڵەتیان نەکردگەم ئەمە بۆ یەکەم جارێک من ئەوەی سەرنجی ڕاکێشام یەکەم جارێکە جەریانێک یا لایەنێکی سیاسی بێت و ئاشکارە و عەلەنەن لە بەشەکانی تر یا گۆشەکانی تری کوردستانە حزوری بێ و خەریکی فعالیەت بێ ئەوەی کە من بینیکمەوە سەرنجم داگای ئەو بەشێک لە ئەندامەکانتان خەڵکی باشووری ئەوە کەسانەی کە هانە ناوی ئاخێزە ئەم جەریانە ئەم ڕووداوانەی ناو یەکێتی و ڕووداوەکانی
یەک ساڵی ڕابردوو لە وڵاتی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان بێژمیا ئەوەی کە پێژن ئێران ئەو جغڕافیا ئەوانە هەڵبسەنگێنین وە جۆرێک هەوڵدانێک بۆ گۆڕانکاری لە فۆرمی دەسڵات و ساختاری دەوڵەتی ئێرانی هەوڵێک دریا بەڵام هەوڵەکە تا ئێستا سەری نەگرتگەوە تەواوی یعنی ئەو گۆڕانکاریانە ئەیانویست بیکەن نەیانتوانێ بیکەن ئەوەی کە پێژن دەوڵەتی ئێرانی لە بەردەم گۆڕانکاریەکی گەورەیە ئەگەر لەو گۆڕانکاریانە دەرباز نەبێت و سەرکەوتون نەبێت فۆرمی خۆی و شکلی خۆی بگۆڕێت و دڵنیاییەوە ئەو جغڕافیایی کە پێژن دەوڵەتی ئێرانی هەڵەوەشێتەوە ئەم ڕووداوانەی ناو یەکێتی وە گۆڕانکاریەکان لە باشووری کوردستانە ڕوئەدەن چی کاریگەریەکی خۆڵی لەسەری ئەو بەشەی تری وڵاتی ئەمە ئەوێت و چۆن کاریگەری وێ لەسەری تارە کاک جەمیل ئەحمەدی ئەو مەسئلە کە جەنابەت بەحست کرد خانشە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ بوو ئاخیزە کوردەوارە سەربەخۆ من چنکەی کە پێدێژم لە هیچ دیکشنریەکی ئەدەبیات سیاسیە نیە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ وتی دەوڵەتە ئێرانی یەک قۆناغی تری ماگە بووێت و دەوڵەتە ئەبەدی یعنی ئالایی هیچ کەسی بەحسە دەوڵەتە ئەبەدی ناکا پێتوانە بێت چنکێکە لە جێگەیەکە هاوەتمانە خانشە خۆشنە بە حزورە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ دەوڵەتە ئەبەدی بوونە ئێران غەیرە ممکنە وممکن نەبێتەوە پرۆژەی عەلی خامنەئی بە دەستە ئێمە ساڵها شکستە خوان لە دوای شکست دەوڵەتە ئێرانی قەرار بوو نەزمە ئیمپراتۆریایی دابنێ و عێراقی تیا حەپەلووشکە ئێمە بەرمان پێگرت و ئێمە عەمەلەن بەغا تێرین نەژێرە هێژەمۆنیە دەستە سەر کوردان و تێرینی و هەر کەسێ خۆی بە پیاو بزانێت و خۆی بە کورد بزانێت ئێمە ئەیکەین بە سەروەر لە بەغا دانیشێت و سەروەری بکات و گەورەی بنوێنێ بەسەرم دنیا ئەمە نە شوعارە نە دروشمە نە ئەوە من ئۆسای داسانەکەم من بازیەکە ئەناسم با من نوکتەیەکە پێبێژم کاک جەمیل ئەحمەدی ئەو کارەی کە ئێمە کردمان بۆ دیگەران نەیانتوانی بیکەین بەیتێ شێعرە گۆرانی هەست ئێژێت ئمشەو چەنی تۆ من بی خەیاڵم شەماڵیش ئەژنیش هەناسەی کاڵم سنتورە سینەم و زاویەڵەی بەرز مژن و نەواوی دووریت وە سەد تەرز ئێژی چی؟ ئێژی ئمشەو لەگەڵ تۆوە کە لەگەڵ تۆوە مەعنووس بوو کە تۆ هاتیتە من خەیاڵێکم لێ پەیدا بزان منە پەیمان هەر منە پەیمانم لە پڕێکە کاتالیزۆرێک لە پڕێکە خەیاڵێک تێتە ناوە ئەم نێشکمە ئەم لەشە منە کە تا دوو دەیقە پێش ئۆکەی و تەزووی پیادێت لەزەت تێتە ژێرە زوانەکانم ببەخشن ژێرە خڕۆکەکانم بزە ئەنیشێتە سەر لێوم تەزک تێ بە ناوشانم حارەق شۆڕەوێت و چەیگ ئەوم و خۆشیەک ئەمگرێت هەر خۆمم ها هەر خۆمم هەر هەمان دەس و پێ و جەرگ و سی و دڵ هەروانەمە چی وای بە من کرد ئەم تەزوویە لەزەتە بەم دێت ئەو خەیاڵ ئەو خەیاڵ کورد ئەمەی ناسیگە ئمشەو چەنی تۆ من بی خیاڵ شەماڵیش ئەژنیش هەناسەی کاڵم شەماڵ دەنگە نەفەسە تاڵە منی ئەشنەوت هەناسەی کاڵە منی ئەشنەوت ئاخیزە کوردەوارە سەربەخۆ بۆ کوردەوە بێ خیاڵ کریاک بۆ کوردی وا مێژوەکەیان ژەڵەژان کردیان بە ڕەعیەت كرديان بوحشي الأكراد طائفة من الجن أمسيت كرديا وأصبحت عربيا بو أما أخذ كردوار سربخو خيالي كرد بو بصاحب خيال امرؤ أواني آخيزيان كردان إنسان هاي عادية من جامعة بقول ولي لأسب كوتون لأصلنا كوتون خيال كهات تزوي سروراني كردي داياني بيرت قربان أو سنورة كتعريف يعني كرقلنا سنورة إيماز سنورة تمدنية إيمان مديترانة عمانا هو امرك أو خيال آخيزة كردانة درياقة تو أوينيت روحنية إيما زيادة نكين فرقناك عليك في البيت لخيابانا كان نيويورك بيت يا لشقامة كان
سنە و مەهاباد بێت یا لە کەفری و کەلار و کەرکووک بێت ئەو خەیاڵە مشتەرەکە حەس بە دروستکردنە کوردانە و ئاخێز ئەو خەیاڵیەتدا لە قودرەتە ئاخێز ئەوەسە متوەجه بوون ئاخێز پندارە خیاڵە چیرۆکە بۆ مردمی وا بێخیاڵ کردیاو وا مێژوویان لێژ ڕەژاندبوو وا خەریک بوون خیاڵە ساختەیان نەکردە بێشتی بزان ئەم کۆنگرە کە من ئیسە لەسەری قسە ئەەکەم خیاڵێکم بە ئێوەدا و دروستە ئەو خیاڵە من نەویدێکم بە ئێوەدا ئەووەڵەن کورد لە توو لە تاریخ معاصریەوە نەقدرت من نوبەکەین ڕاست بە ئێوەتم ئەم اتفاق پیرۆزە مەیمونێکە لەگرا تەزاد واقعی لە مواجهە و ڕوبەڕووبوونەوەی واقعی تەجروبەی ئازادی بۆ کورد دروستەکات یەکجار پیرۆزە و ئەوە ئێمەین کە ئەی هۆنینەوە ئەیکەین بە زانکۆ خەڵک ئەی بینیت کە چەند مهمە بۆیە تەکتەک ئەم بازیگەرانە چ بە زەدە قەهرەمان و چ بە قەهرەمان خەریکن ئەم مێژووە ئەخڵقێنن متوەجه بوون؟ بەڵێ کاک بمان سنووریش بۆ ئێمە معنای نییە من حتا مەچەکە دەسم بڕوا بابی کەمە ئاخرین قسە ئەم تاریخ جعلیە قبولکەین تەموچینە چەنگیز فکری نەکە دنیا بگری و دنیای کرد محەممەد بن عەبدوڵڵاه لە شەبهە جەزیرەی عەرەبستانە فکری نەکرد حتا ئەندەلۆس بگرێت و دنیای قەدیم گرتی ئێمە لەم سەرزەمینە کوردەوارە دەستمان پێ کردەگە خوا ئەزانێ هیممەتە ئێمە لەکوێ لەنگەرەخات حتا بڕوا دەستمان ئەیوەی حتا بڕوا سەروەریە خۆمان بە دنیا ئەدەین و فێریان ئەکەین کوردان نەبن و کوردانە بژین متوەجه بوون؟ پس ئەم خەیاڵەوە ئەم سەوداوی گەورەیەکە لەبیرت نەچێ ئەو ئینگلیسیەی وا ئیمڕۆ نەڕێتێ بەسەر دنیا لە پشتە سەودایەکە پێی خستە ناوە تەختەپارەیە بە ناوە کەشتی ڕووی کردە دەریاوی بێکەران تاتوانیان دەماغەی ئومید دەور بێنە و نقاتێکە نەیان دیبوو پێشیان وانە بوو لەم دنیا مەوجودە بیدۆزنەوە سنەتەکانیان و خوراکەکانیان و تەجروبەکانیان بدزن کەڵەکەی بکەن بێرن لەم ئوروپا بیکەن بە مەژدە خۆیان ئەمانە مشتێ پاپەتیە و وایکینگ بوو ناغەگیان فقط سەودایە گرتیانی و بعد هاتن تەجروبەی زیستەیە میلیۆنها ئینسانیان بە درێژاویە هەزاران ساڵ دزی کۆیان کردو چیرۆکەکانیان هاورد ئەدویە و سپایس و بەهاراتیان هاورد چۆنیەتیە دروستکردنە کەرەستەیان هاورد و لە هەر کەسێک وشتێ فێر بوون و هاوردیان لەگرا کەڵەکەیان کرد متوەجه بوون بۆیە تەقی ئەنا زەکاوەتە ئوروپایی نەبوو مێشکە ئەمان فۆسفۆریتیان نەبوو بۆ مێشکە ئێمە تەپاڵە کورد ئێژێ ئەوەی فرە بگەڕێ یا کۆڵ تێرێتەوە یا زۆڵ تێرێتەوە ئەمان سەودای گرتیان دایان لە دەریای بێکەران کورد ئێمە ئیمڕۆ بە ئاخر سەودای هەز خەیاڵی هەز ئەمشەو چەنی تۆ من بی خەیاڵم شماڵیش ئەژنی شەناسەی کاڵم کورد بەمە ئاشنا زاڕیان ئێمە فقط ئاوێنەین کورد بە کورد ئەناسینەوەیژین ئەو تەسویرە تۆ نیە باوانەکەم ئەمە تەسویرە دروست دەستان خۆشوێ مەمنون سپاس کاک پەیمان کاک تا فەرموو بەڵێ دەستان خۆش بێ من لە ڕاستای فەرمایشاتی کاک پەیمان ئەوە بڵم کە ئەوەی کە بۆ ئێمە جێگەی ئومیدە پێمان وایە بۆ یەکەم جارێک تەزادە حەقیقی تەزادە واقعی لە نێو جامعەیە کوردیە دروست دەبێ ئەوەی کە ئەمانە لە بە درێژایی ئەم چەند ساڵە بەریان پێدەگرت و بەردەوام باسییان لە ڕێخستنی ناوماڵی کورد دەکرد مەفهومێکی فاسد کە سەری لە دیوە تاریکەکان دەردێنا و سەری لە تەوافق و تەفاهم ناوەکانی دەردێنا کە خەڵک هیچ کاتێ لێ ئاگادار نەبووە و هیچ کاتێ کەس نەیزانی لەسەر کامە بەرژەوەندی ئەمان ئەم تەوافقاتانیان کردووە ئەم پێکێنانی لیستانە ئەم تاڕاج و ئەم خیانەت و ئەم خۆفرۆشی و ئەمانەی کە ئەمانە بردیانە ژوورە تاریکەکانەوە پێیان کورد پێکهاتنی ناوماڵی کورد پێکهاتنی ناوماڵی کورد دەبێت لە کەفی خیابانەکاندا خەڵک پێک بێت دەبێت لە دڵی تەزادێکەوە بێتە دەریا لە دڵی تەزادێکی حەقیقیەوە لە کەفی خیابانەکانەوە لە ئێرادەوە لە مەچەکی خەڵکی کوردەوە بێتە دەریا ئەم پێکهاتن دەبێت ئەگەر قەرارە پێکهاتنێک بێت دەبێت لە ئێرادەی خەڵکەوە بێتە دەریا کاتێک ئەم پێکهاتنت کێشانی ژوورە تاریکەکانەوە
پێت کورد پێکاتنی ناوماڵی کورد پێکاتنی ناوماڵی کورد نیە پێکاتنی لەسەر دەوردانەوەی ئێرادەیە کورد و نەتیجەکەی دەبێت ئەم فەسادێک کە ئەمڕۆ کە ئەمانە هێناوێنە بۆیە ئێمە پێما وایە ئەم تەزادە حەقیقیە و ئەم ڕوبەڕووبوونەوە دەتوانێت گەورەی بۆ کورد بێنێ نەک پێکهاتنی ناو ژوورە تاریکەکانی ئەحزاب بەرساختەوە دروستکراوە کە تا ئەمڕۆیان هێنا ئومێدوارین ئێمە بتوانین ئەمە نەهێڵین ئەم فەسادە تکرار بێتەوە و لە دڵی ئەم تەزادە گەورەی بۆ کورد بێنینە دەرەوە. دەستان خۆش بێ دەستی کاکپەیمانیش خۆش بێ ماندوو نەبن. سپاس کاکتەها سپاسی کاکپەیمانی ژەکەم من سپاسی ئەو کەسانیشەکەم کە لە لایڤەکە بەشداریان کرد کۆمنتیان نووسی لایکیان کرد بەڵام داوایەکیش لەو کەسانەیەکەم کە کۆمنت ئەنووسن کۆمنتی زۆر ناشرین ئەنووسن بەسی بکەن ئەو کۆمنتانە و من هەوڵەدەم هەر کەسێک ئەگەر قسەیەکی حەقیقی بێ و بیەوێ قسە بکات و بیەوێ کۆمنتی خۆی بدات بەرنامەی تریشمە بێت پاش دابڕانێکی زۆر لە لایڤ و کاری بەڕێوەبەری و ئەمانە هەوڵەدەم ڕۆژانی داهاتوویشە لایڤم بێت و هەر ماوە جارێک لەسەری بابەتەکان لەسەری ئەو ڕووداوانە لە وڵاتی ئێمە ڕوەدەن بەرنامەی لایڤم بێ هەر کەسێکیش پێی خۆش بێ بەشداری بکات بە هەر بیر و بۆچوون و هەر فکرێتێک و من ئامادەم بەشداری پێ بکەم و بێت دەبیت بکاتێکی هەر کەس لەو میوانانەی کە داوەتیانەکەم بەڵام تکایەکی دۆستانە لەو کەسانە کە ئەگەر قسەیەکتان هەیە بۆ کردن ئەتوان بێنە سەرەوە داوای مایک بکەن بێن قسەی خۆتان بکەن نەک بەو شێوەی دەست بکەن بە سوکایەتی و تانەوتە شەر و تۆهمەتدانی. بەریدە قەشەنگە با بێن بزانە ئێمە بۆ ئەوەڵین بار هاتوین بەرخورد واقعی لە جامعە دروستکەین هەر کەسێ فکرەکە پێمان ئەوێرێت بسمیللا فەرمی خۆی تاقیکاتەوە ئێمە خەیلی خۆشمان تێن تاقیکردنەوە ناوەم تاقیکردنەوە ئێمە هەر خۆمان تکرارەکەینەوە لە تکرارکردنەوەی خۆمان زیاتر پەرەپێدەین دائیمەن حازرین وای نەمەیدانە لەزا ئێمە شەڕکەرین ئامادەین و ویسیاکین فەرمون جا بڕۆ لە قوزا خۆت گەورە بکە بڕۆ لە جمێنا خۆت گەورە بکە بڕۆ لە شەهامەتا خۆت گەورە بکە بیرە مەیدانە ئێمە چ خۆشە سەرزەمینە ئێمە گشتی مدعی بێت ئەوەی چارت دەمت نەکا چارت دەسەر ناکا فێر بووە ڕۆڵی گیان ئەگەر گەورەونەوە گەتای سەفێرتیان نەکردگە ئێوە نینە حەدێکا افتخار دژمنیتان تەکلیما بێت نینە حەدێکا جارێ بڕۆ مشتی تەمرین کە بۆ خواتنی هاڵتر لێبە تۆزی شنای کراوە پشت بچۆ دەسێ پاسو بخەیفانە بدەوە بۆ خۆت با تۆزی تەقوێت بووی فەرموو کامیجا من وەختتان ناگرم و شتی لایەوە خۆش بێت. سپاس کاکپەیمان بێگومان منیش پێم خۆشە دبیت بکرێت و حەزێکی تایبەتیم هەز بۆ دبیت بەو پەڕی ئازادیەوە نەگەوەی کە هەر وشەیەک بەکار ببرێ و بێژم ئەوە بێڕێزیە یا سوکایەتێ من ئەو کەسانە نیم بەرچاو تەنگانە هەر وشەیەک بە سوکایەتی ببینم بۆیە پێم خۆشە کەسێک خاوەن فکرە و پێی وایە قسەیەکی هەز بۆ وتن من ئامادەم تەکی هەر کەسێک هەر جەریانێک هەر لایەنێک دبیتی بۆ ڕێک بخەم و بەڕێوەبەرایەتیەکەی بە کاتێکی یەکسانەوە کات بدەم بە هەردووکیان و بێن دبیتی خۆیان بکەن. سپاستانەکەم سپاس کاکپەیمان ڕێبەری ئاخێزی کوردەواری سەربەخۆ و کاکتەهای ڕەحمانی. زۆر سپاس شەوگاتان خۆش بێت. شەوتان خۆش و ماڵەوە.